مناوی خوای گەورە سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ لە خزمەتتان داین لەم کاتژمێر و لە کاتژمێری داهاتووش بۆ قسەکردن لەسەر قۆناغی ئاگربەست. ئەم قۆناغی ئاگربەست تێدەپەڕێت و دەچێتە قۆناغی ڕێکەوتن و ئەمڕۆژ کە ئاگربەست لە لوبنان ڕاگەندراوە یارمەتی دەبێت لە گفتوگۆکانی نێوان ئێران و ئەمریکا کە پێشتر یەکێک لە مەرجەکانی ڕاگررتنی شەڕ بریتی بوو لە ڕاگررتنی ئاگربەست بڵین شەڕ لە هەموو بەرەکان و کردنەوەی گەروی هورموزیش. ئایا دوای ئەوەی کە ئێستا ئاگربەست لە لوبنان ڕاگەندراوە وا دەکات کە گەروی هورموزیش بکرێتەوە؟ لە سەراستی ئابووریش قسە دەکەین ئەم جەنگە چ کاریگەرێکی ئابووری هەبووە یاخود گەمارۆی دەریایی ئەمریکا ئەویش چ کاریگەرێکی هەبوو لەسەر نرخی نەوت وەقسە لەسەر کاریگەری سیاسەکانی شتێکین لەسەر ناوچەکە لەسەر عێراق لەسەر هەرێم کاریگەری ئابووریەکانیش بە هەمان شێوە قسەی لەسەر دەکەین. ئەم پرسان لەگەڵ هەرێک لە بەڕێزان کاک محەممەد حسێن شارەزای وزە و ئابووری لە ستۆدیۆ، هەروە لە لەندەنی شەو دکتۆری برای محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان، لە هەورێ شەو دکتۆر محەممەد بازیانی هەندای مەکتەبی سیاسی بزنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لەگەڵمان دەبێت. سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک محەممەد بەخێر بێن، سوپاسی ئامادەبوون دەکەین. بالەجەنان بت با لە ڕوو ئابووریەکەوە دەست پێ بکەین. ئەم جەنگی کە ڕوویدا 40 ڕۆژێک بەردەوام بوو و هەفتێکیشە لە قۆناغی ئاگربەستداین، چ کاریگەرێکی هەیە لەسەر ئابووری جیهانی یاخود بڵێن چ کاریگەرێکی بتایبەت لەسەر نرخی نەوت؟ وەڵا ئەکید کاریگەری ئەم جەنگە زۆر ئەگەر زۆر بە بەسیتی وەسی بکەین کاریگەریەکی وێرانکەرە. ئەمە کارەساتێکی گەورەی ئابووری بوو بۆ هەموو دنیا و بەتایبەتی بۆ ئەم منتیقەی خۆمان ڕۆژەڵاتی ناوەڕاست و بەتایبەتی چەند وڵاتێکی دیاری کراوە زۆر پێی کاریگەرن. یەکێک لەوانە عێراقەکەی خۆمانە. بە پێی ئاخر تەقدیراتی سندوقی دراوی نێودەوڵەتی IMF گەشەی ئابووری لەم ساڵا خاوە بێتەوە بە ڕادەی 1.3%. ئەمە هی هەموو دنیا، گەشەی ئابووری هەموو دنیا و گەشەی ئابووری عێراق بابڵێن ئابووری عێراق تووشی داکشانە بێ. گەشەی ئابووری عێراق بە نێگەتیڤ ئەبێ بە ڕادەی 6.8%، نزیکەی 7% تووشی داکشانە بێت ئابووری عێراق کە ئەمە تەنانەت لە فترەی پەتای کۆرۆناشا ئێمە تووشی ئەو نەهامەتیە نەبووین وەکوەوەی کە ئێستا هەیە. بۆیە ئەمە کارەساتێکی گەورەی ئابووریە بە هەموو معنایەکی وشەکە. ئەمە تەبەن ئەم پێشبینی و تەقدیراتەی IMF بە جۆرێکە ئەگەر هەتا مانگی شەشی ئەم ساڵ شەڕەکە کۆتایی پێبێ و ئەگەر کۆتایی پێنێ ئەکید بڕی ئەم زیانانە زیاترە بن. و بۆ ئەوەندە لەسەر عێراق بڵێن لە 100 نزیکەی لە 100 نزیکەی لە 100 بۆ ئەوەندە کاریگەری لەسەر عێراق هەیە بڵێن ئەم جەنگە لەبەر سێ فاکتەری سەرەکی هەیە. بەڵام هەرە گرنگترینیان مەسەلەی نەوت نەفرۆشتنە. ئێمە لە مانگی سیا بە بەهای $1.9 ملیۆن عێراق نەوتی فرۆشتووە. لە مانگی دووە کە 28 ڕۆژە بە بەهای بڵین پێش جەنگەکە بەڵێ بە بەهای تقریبەن نزیکە 7 ملیاری فرۆشتەوە بە 28 ڕۆژ. لە مانگی سیا بە 31 ڕۆژ نزیکەی $1.9 ملیۆنی فرۆشتە. تقریبەن ئێمە لە مانگی سیا داهاتە نەوتیەکانمان بە ڕادەی نزیکەی 78% کەم بۆتەوە. ینی $4 ملیار داهاتی نەوتی عێراق، نزیکەی $5 ملیار عێراق بەس لە نەوت نەفرۆشتنە داهاتی لە دەستداوە لە مانگی سیا. لە مانگی سیا دەی تۆ بیهێنە بەرچاوی خۆت ئەمە حساب کە بۆ هەموو ئەو مانگانەی کە ئێمە لە شەڕین. تەمان مانگی 4ش باشتر نابێت لە مانگی سێ. ڕاستە ئێرانەکان وتیان ئێمە عێراقمان هەڵاوێرد کردووە لە گەمە لە ئەو ئابلوقەی یاومان با بڵێن کە گەروی هورمزمان تەوق کردووە. بەڵام ئەمە قسەیە تا ئێستا بابزانام هەتاوەکو ئێستا عێراق دوو کەشتی بار هەڵگری نەوتی ڕەوانە کردووە. وشیکیان نەوتە ڕەشەیە پاشماوی مەسفاکانە. بۆیە وەزعەکە بۆ عێراق لە مانگی 4 شاهر خراپە، بەلای زۆرەوە لە مانگی سێ باشتر نابێ. ئیتر ئەمە فاکتەرێکە. فاکتەرێکی تر ئەوەیە کە ئێمە نەکەرنەوت نافرۆشین. مەسلەی منشعاتی نەوتی و غازی لە عێراق و کوردستانیشە تا حدێکی زۆر تووشی زیان بووە. یعنی چەند ناوچەیەک لە عێراقا لێی دراوە، هەم ئەمریکیەکان لیان داوە و هەم ئێرانیەکان لیان داوە یا گروپەکانی سەر بە ئێران لیان داوە. بۆیە زیانی شەڕیشمان هەیە.
یعنی کە تۆلێت ئەدەن فلان شوێن و وێرانەکەن ئەمە حسابەکرێ لە کۆی گشتی کۆبەرهەمی ساڵەکە بۆیە ئەمە هۆکارێکی تر هۆکارێکی تر مەسلەی ئەو گرانی و هەڵاوسانی نرخەی کە ئەم شەڕە لەگەڵ خۆیان هێناوێتی ئەوش دیسان هەم بەهۆی نەفرۆشتنی نەوت لەلایەن وڵاتانی شەرق لەوسەتۆ ئەمەش تا حدێک وەکو چۆن کار لە هەموو دنیاکە کار لە عێراقشەکە بۆیە عێراق وەک باقی هەموو دنیا کاریگەری هەڵاوسانی نرخەکانی لەسەرەکە یەکێکە لە کاریگەرە سەرەکیەکانی دەرەنجامە سەرەکیەکانی ئەم شەڕە سەرڕای ئەمە مشکلەی نەوت نەفرۆشتنی مشکلەی زیانگەاندن بە دام و دەستگای ئابووری و مؤسساتیەکانی هەموو ئەمانە پێکەوە وای کردووە بپێی تەقدیراتی IMF 6.8% حجمی داکشانی ئابووری عێراق لە ئەم ساڵانی ئەم ساڵ ئابووری عێراق نەکرد گەشەناکە بەڕادەی 6.8% کۆبەرهەمەکەی کە نزیکەی 250 میلیارێکە با بڵێن گەشەی نێگەتیڤی ئەبێ یان با بڵێن تووشی داکشانە بێ. سپاس دەکەم دێمەوە خزمەت قسەی زیاتر دەکەین سەر هەرێمیش لێکەوتەی دوای لەسەر جیهانی وڵاتانی ئەوروپا قسە دەکەین دەچینە لەندەن لەوێ دکتۆر ئیبراهیم محەممەد عەزیز لەگەڵمانە سەرۆکی ناوەندی دەستپێشخەری سیاسی کوردستان کاوی تۆر بەخێر بن سوپاسی ئامادەبوون دەکەین با بچینە ڕوە سیاسیەکە بۆ جەنابەت سەبارەت بە ئەو ڕێکەوتنەی کە ئەو ئاگربەستەی کە کراوە لە لوبنان چ کاریگەرێکی دەبێت لەسەر درێژکردنەوەی ماوەی ئاگربەست لە نێوان ئێران و ئەمریکا کە خۆتان ئاگادارنی یەکێک لە مەرجەکانی ڕاگرنی شەڕەوە بوو کە هۆرمز بکرێتەوە و شەڕ لە هەموو بەرەکان بە لوبنانی شەوە ڕابگیری. بەناوی خۆی بەخشندەی میێرەبان زۆر سپاس کە حەکیم بۆ بەڕێستان بۆ میوانە بەڕێزەکانتان و هەروەها بۆ بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. ئەلبەتە ئەم ئێوارەیە ڕاگەاندنی ئاگربەست کە لە ئەم شۆ دەچێتە بوارە جێبەجەکردنەوە لە نێوان لوبنان و ئیسرائیلدا ئەمە هەنگاوێکی ئەرێنیە بە ئاڕاستەی گەیشتن بە ڕێککەوتنی نێوان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران چونکە ئێران ئەوەی ڕاگەیاند کە ئێمە دەبێت ئاگربەستەکەمان هەموو بەرەکانی جەنگ بگرێتەوە لوبنان و عێراق و یەمەن و خودی ئێران بگرێتەوە بەڵام ئەمە یەکێکە لە نیشانەکانی ئەوەی کە هاوتاکردنی بارودۆخەکان واتە پێکەوە هاتنەوەی بارودۆخەکان لەگەڵ یەکتریداوە دەگەێنێت کە ئەم دوولایەنە واتە هەردوولانی شەڕگەڕەکە بە ئاڕاستەیەکی دروستە دەڕۆن بۆەوەی کەوا بگەنە ڕێکەوتن بۆیە ئەگەر بات باە و ئاماژەی ڕێک نەکەوتن هەبوایە ئیسرائیل نەدەچوو ئاگربەست دەگەڵ لوبناندا بۆ ئەوەی کەوا پەیوەست بێ پێوە بۆیە لێرەدا ئەوە نیشان دەدرێت کە بارودۆخەکە بە ئاڕاستەی باشدا دەڕوات بەڵام دیار نییە ئایا ئێرانیش گەماڕۆی سەر هورمزدا دەبایە لای نابات ئەمەش بابەتێکە لەوانەیە کە قسە باسی لەسەر دەکرێن بەڵام بەکولی ئەگەر بێت و ئەم هەنگاوانە بۆ ئاڕاستە دروستەدا بڕۆن ئاگربەست لە لوبنان بوارە جێبەجێکردنەوە ئێران پەیوەزێ بە خاڵەکانی و ئەمریکاش پێوەزێ بە خاڵەکانی وە هاوکێشەی هێز دابەشبوونی هێزە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕازدا و کولێکەوتێکی ئەم جەنگە دەگۆڕێت ئەمە سەلمێنەری ئەوە دەبێت کە ئێران توانای هەیە کە وڵاتی یەکگرتووەکان کە ئیسرائیل ڕازی بکە یا بیانێنێتە سەر و قەنەعاتی کە پێویستەکە داخوازەکانی جێبەجێ بکرێن لە هەموو بەرەکانەوە و ئەمەش هێزی ئێران دەرەخەرە دانوستانەکاندا و ئەگەر هات و گەڕی هورمزیش کرایەوە هێزی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەرەخات لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست کەوا بێتە ئەمە وەکو مقایەضەیەک وەکو ئاڵوگۆڕێک لە نێوان وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا و ئێران دێتە پێشچاو پێدەچێت لە ئایندەدا لە چەند ڕۆژی ئایندەدا وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا داوا لە ئێران بکات بڵێ ئەوەتانی ئاگربەست لە لوبنان ڕاگەیەنرا فەرم و گەڕی هورمز بکەرەوە و با ئەو بارودۆخە ئاسایی بکرێتەوە بۆیە وەکو لێکەوتەیەکی ئەم جەنگە وەکو چونە قۆناغێکی نوێەوە ئێران دەستبەرداری هاوپەیمانەکانی نەبوونە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست و توانی پارێزگاریان لێ بکە و توانی پارێزگاری لە حیزبوڵڵاش بکا لە لوبنانە چونکە حیزبوڵڵا لە مودەی ئەم چ ڕۆژەی جەنگەدا ئێستا زیادە چ ڕۆژە لە ناو جەنگەکەدایە باجێکی زۆری داوە بۆ ئێران و ئێرانەکانیش توانیان پشتگیریان بکەن بۆی کەوا ئاگربەستش ئەوە بگرێتەوە بەڵام خاڵێکی تر گرنگەوەیە کە بزانین ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست ناگەڕێتەوە پێش جەنگی چ ڕۆژە چونکە ئێران ئەگەر بێت و بەم شێوازە بەردەوام بێت سەرڕای ئەوەی کەوا ژێرخانی ئابووری ژێرخانی سەربازی زەرروزیانێکی زۆری پێکەوتووە سەرکردەکانیان کراونەتە ئامانج بە باڕادەسی لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستە دەمێننەوە
وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش لەوە ئەچێ بە شێوازێکی تر بەرژەوەندەکانی خۆی لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستدا دابین بکە بە شێوازێک کە لەگەڵ خواستەکانی دەوڵەتانی ناوچەکەدا نێتەوە چونکە وڵاتانی خۆڕڵاتی ناوەڕاست وڵاتانی کەندا و بە جۆرێک دایانەوێت بارودۆخەکە باش بێتەوە کە بگەڕێتەوە پێش جەنگی چڕ ڕۆژە بەڵام ئەگەر بێت و بەم شێوازە بێ بارودۆخەکە ناگەڕێتەوە بە هەمان ئەو شێوازەی کە لە ڕابردوودا بووە بۆیە ئەمە لە بەرژەوەندی دەوڵەتانی کەنداو نییە کە لەگەڵ بەرژەوەندی کەنداودا نەبوو مەرج نییە کە لەگەڵ بەرژەوەندی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادا نەبێت چونکە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا ئەوەندەی بە شوێن بەرژەوەندی زیندوەکانی خۆی تر ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست ئەوەندە بە دوای بەرژەوەندەکانی ئەوانی ترەوە نییە بۆیە ئەگەر بێت و لەگەڵ ئێراندا دەرچەیەکی بۆ بدۆزرێتەوە و لێرەوە کۆتایی بە جەنگەکە بێنێت و بگەونە ڕێککەوتنە لەگەڵ ئێراندا بە شێوازێک کە ئیدارەی ناوچەکە بچێتە قۆناغێکی ترەوە ئەو کاتە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێران هەردووکیان وەکو براوە دەردەکەون و زەرمەندی یەکەمیش بریتە لە دەوڵەتانی کەنداو. باشە کاکتۆر باسی حیزبوڵات کرد ئەگەر دانوشتام چێتە بواری جێبەجێکردنەوە بڵین ئەگەر ئاگر بەس بەتاواتی جێبەجێ بکرێ ئێستا گفتوگۆ بڵین ڕاستەخۆیە لە بینی ئیسرائیل و لوبنان کە لە 1993 گفتوگۆیە نەبووە لەو کاتەوە تاکو ئێستا باز دەگفتوگوی ڕاستەوە دەتوانن حیزبوڵات چەک بکەن یاخود حیزبوڵات لەوە دەرچووە کە بتوان چەکی کەن چکە بۆ هێزێکی هەرێمایەتی جگەلەوەی کە ئێران یارمەتی دەدا پەیوەندی باشی لەگەڵ حوسیەکانە و پێشتر لە سووریا ڕۆڵی هەبوو ئەوە لە یەمەن لە عێراق بڵین ڕۆڵی هەیە. کاک حەکیم سەرەڕای ئەوەی کە من لەوە چێ لەگەڵ سیاسەت و لەگەڵ کاری حیزبوڵادا زۆر جیاواز بم و هیچ شتێکی هاوبەشمان نەبێ لەگەڵ حیزبوڵا و نیشمە بەڵام ئەوەی کە دەخوێنمەوە لە سەر واقعەکە لە سەر واقعی خۆڕڵاتی ناوەڕاست و لوبنان پێم وانە حیزبوڵا بە دەوڵەتی لوبنان و بە ئیسرائیلش چەک بکرێت ئەگەر بیان ویسبات چەکی بکەن و لە ناوی بەرنەوە لە کاتی ڕابردوو دەکرا بەڵام خاڵێکی تری جەوهری ئەوش ئەوەیە حیزبوڵا وەکو نوێنەرایەتی بەشێکی زۆری شیعەی لوبنانی بۆتە خاوەن قەزیەک بۆتە خاوەنی پرسێک کە لە پێناویدا چەندین ساڵە خەباتەکە قوربانی داوە لەو پێناودا بە ئاسانی لە ناو ناچێ و بە ئاسانی چەک ناکرێن لە لوبناندا بۆیە هەر هەنگاوێک بە ئاڕاستەی دەستبردن بۆ چەکی حیزبوڵا لەلایەن حکوومەتی لوبنانیەوە دەوڵەتی لوبنانیەوە بەشی سەربازی لوبنانی و وەزارەتی بەرگریان و ناوخۆیانەوە ئەو کاتە دەبێتە شەڕێکی دوورمەودای ناوخۆی ئەو دەوڵەتە ئەو وڵاتە چونکە دوجار بینیمان کە ئیسرائیلەکان نایانتوانی بە شەڕ حیزبوڵا لە ناوبەرن بە هێرشکردن بە سەرکردەکانیان دوجار ئەمان ئێستا لەبەرەیەکی جەنگدان ئەی باش چۆن بە لوبنان لە ناو لە کاتێکدا ئەمان لە ناو کۆمەلگادا بڵاون و ئەمانە چەند بنکەیەکی دیاریکراوە نێ بڵۆی داگیریکەیت و بیگریت و بیان خێتە سژنەوە ئەمانە بڵاو بوونەتەوە ناو کۆمەلگای لوبنانیا لە هەر کون و کەلەبەرێکی لوبنانیا دەبینێت ئەمانە وجودیانەیە بۆیە لە ناو بردننی حیزبوڵا لە ڕووی کردداریەوە بە شێوازێکی بەرجەستەیی زۆر زەحمەتە لە ڕووی ئایدۆلۆژیشەوە زۆر زەحمەتە چونکە فکرە لە ناو ناچێت فکری سیاسی دینی لە ناو ناچێت و لە ڕووی حرەکیشەوە حیزبوڵا ئەگەر بە لە ناو بچووبایە ئەو کاتە ئیسرائیل خۆی لە ناوی دەبێت لە ڕابردوودا و حیزبوڵا بۆتە خاوەن قەزەیەک لە لوبنانە و ئەگەر حیزبوڵا لاوازش بێ ئەتوانێت بەردەوامی بەکارەکانی خۆی بدە. بەڵێ سوپاس دەکەم دێمەوە خزمەتەچین هەولێر لای دکتۆر محەممەد بازیانی کاکتۆر جەنابیشت بەخێر بێ لەگەڵ کاکتۆر ئیبراهیم باسمان لە ئاگربەستی لوبنان کرد کە ئاگربەست ڕاگەندراوە وەوا بڕیارە بچێتە بواری جێبەجێکردنەوە لەگەڵ کاک محەممەدیش باسی ڕووی ئابووریمان کرد دەمێت لەگەڵ جەنابیشت باسیەوە بکەین ئێستا بڵین پاکستان پێشتر میوانداری گفتوگۆکانی ئێران و ئەمریکای کرد ئێستاش کە ئاگربەست لە لوبنان دەچێتە بواری جێبەجێکردنەوە پێ دوایە پاکستان ینی بتوانێت هەنگاوێکی دیکە بنێ خولی دووەم دەست پێ بکرێ بۆ گفتوگۆکان بەرەو گفتوگۆی زیاتر بڕۆن. کاگوستۆر گوێ لێمەیە گیانەکەم بەڵێ زۆر باش گوێم لە جەنابت. بەڵێ پرسیارەکەمان لەسەرەوە بوو پێ دوایە دوایەوەی کە ئێستا ئاگربەست لە لوبنان ڕادەگەێنرێت لە بینی حیزبوڵا و ئیسرائیل
و پاکستان ئێستا ڕۆڵی هەیە لە نێوەندگیری دوێنێ سوپاسسالاری پاکستان لە تاران بوو وابرارە بچێت ئەمریکا چاوەڕێ ئەو دەکرێت بەرەو قۆناغی گەڕی دووەمی گفتوگۆکان لە بینی ئێران و ئەمریکا بڕۆی؟ سەرەتا بەناویخوا داوای لێبرنشەکەم لەبەرەوەی لە سەفەر بووم الحەمدولله ئێستاوە گەڕانەوە. قوربانجان بەنیسبەتی ئێستا ئەلۆ دانوستانەکان کە ئێستا لە بینی لوبنان شاکرێ و لەگەڵ با بڵێن کیانی زایۆنی بە تەبیعەت یەکێک لە داواکاریەکانی جمهوری ئیسلامی ئێران بوو وەفدی با بڵێن مفاوز و دانوستانکار کە دەبێ ئاگربەستەکە لە هەموو ناوچەکان بێ و بە تایبەتی لە لوبنان بێ. ئەمە قەناعەتم هەیە بەڵێ ئەو واقعە ئەبێت چونکە حاڵەتێکی با بڵێن نەخوازراو هەیە سام لە ئیسرائیل هەم لە ئەمریکایە و ئەمەش ئیرادەی جمهوری ئیسلامی ئێران فەرزەکە وەکو دانوستانکارەکانیان و بە شێوازێ لە شێوازەکان بە حەقەت ئەمە شێوازێک لە شکستیە ڕاستە واقعی لوبنانیش واقعێکی مەساوی و با بڵێن ناخۆشە بەڵام ئەمە یەکێکە لە سەرکەوتنەکان. بەڵێ پێ دوایە لەمە دووە ئێرانیش گەروی هورموز دەکاتەوە چونکە کۆمەڵێک مەرچە بوو بۆ ئاگربەست لە لوبنان ڕابیگیرێ و بە هەمان شێوە گەروی هورموزیش بکرێتەوە کە کاریگەری بڵێن گەورەی هەبوو لەسەر بازاڕی وزەی گیانی. طبعا کارتیکە بوو کە ئێران بەکاری بێنێ ئیشارەتی بەوە کرد کە هەندێ با بڵێن شوێنی کە هەیە ئەتوانێ و کارتیکە هەیە بەدەستەوە ئەتوانێ بەکاری بێنێ تا ڕادێ ئەتوانم بڵێم بێمنەتانەش چۆنەوە ئەم دانوستانانەوە لە مووقفێکی زعیفەوە نەبوو بە حقیقەت حاڵەتێکش دروست بووە لە ئەمریکا و لە ئەوروپا و لە هەموو دنیاە طبیعی 20% غاز و نەوت کە بەو با بڵێن گەروەیە تێپەڕێ حاڵەتێکی دروست کردووە حاڵەتێکی دڵڕاوشی دروست کردو تەنانە نەکردن لە ناوچەکەدا لە هەموو جیهانە و شێوازە لە شێوازەکان من قەناعەتم وایە ئەم ئاگربەستە تا ڕادەیەک احتیمالی زۆر هەیە بگاتە نەتیجەیەک چونکە مووقیفەکان مووقیفی ئەگەر بەهێز بوونایە ئەوەی کە دایان نابووست وەکو استراتیژ جێبەجێ بکەن لە چەند ڕۆژەکە دوایی بۆ مانجێک نەیانتوانی و ئێستش 15 ڕۆژی ئاگربەستە 40 ڕۆژ ئێستش 15 ڕۆژی ئاگربەستە و احتیمالێکی زۆر هەیە کە ئەم ئاگربەستە بەردەوام بێ وەکو شەڕێکی سارد ببێ لە مابێنیانە کە تەئسیر نەکاتە سەر وزەی جیهان و با بڵێن کاڵاکان کە لە هەموو دنیاە ڕۆژ دوان ڕۆژ بەرەو بەرزوونەوە چێت. باشە سەبارەت هەمووی ئەم وەزعانە ناکە. بەڵێ سەبارەت بە پاکستان دوێنێ سوپاسسالاری پاکستان لە تاران بوو وا بڕارە بچێتە ئەمریکا دەتوانرێت پاکستان ڕۆڵە ببینێ قۆناغی دوێمی گفتوگۆکان دەست پێ بکە هەنگاو بەرە و ڕێکەوتن بنرێ؟ معلومە لای بەڕێستان و بینەرانی خۆشەویست و باحثین و تێژەرانی دنیا کە سوپاسسالاری پاکستان کەسایەتێکی هەم عسکەریە و کەسایەکی سیاسی و کەسایەکە کە دەورێکی زۆر گەورەی هەیە حقیقەتەن لەم دانوستاندنانەیە بە حکومەوەی هەم وەکو کەسێکی عسکەری و هەم کەسایەتێک کە بەهێزە لە ناو جیهانە و پاکستانیش وڵاتێکی کەم نییە وڵاتێکە کە خاوەن ئەتۆمە قومەلەی نەوەویە ئەمانە هەمووی وای کردووە کە مووقعی پاکستان و ئەو هەمە هەنگەی کە هەشیانە لەگەڵ عەرەبی سعودیە و هەروەها لەگەڵ ئێران و لەگەڵ تورکیا ئەمانە ئەمە وای کردووە بە زەرەری ئەوان دەرچێ ئەمەش مەسئلەیەکە و هەروەها پاڵپەستەی سین و رووسیاش لەسەر مەسئلەکە هەیە و ترسی ئەویانەیە کە چەک درابێت بە ئێران دوای کەوتنی ئەو تیارانەی فڕۆکە جەنگیەکانی کە ئەو زەرێکی زۆر گەوریان لێکەوتەوە بڵێ من قەناعەتم هەیە مادام کەوتە دانوستانەوە احتیمالی ئەوەیە ینی شەڕەکە وەکو پێویست دەست پێ نەکاتەوە بەڵام شەڕێک ببێ لەم لەولەوە هەرێکە وەرەقەی زەختی خۆی بەکارهێنێ پاڵپەسە بەکارهێنیت. بەڵێ بڵێن ئەمریکا و ئیسرائیل لە بڵێن بواری سەربازی چیان دەستکەوت لەو 40 ڕۆژە و پێ دوایە لەسەر مێزی دانوستان چیان لە ئێران دەست دەکەوێت ئێران چی دەست دەکەوێت؟
ئێران زۆر خاڵ هەبوو کە بە فعلی ئەوان با بڵێن هێزی زەمینی بکەن و ئەوە دەرکەوت هێزی زەمینیان پێ ناکرێت و هێزە قۆتەکانیان ئەگە بچنە ئێوە بە تەسەوراتی خۆیان زەرری زۆر دەکەن و ئەمەش حاڵەتیشی کە دروست دەکا و ئەم شەڕش تەوەقعیەوان ناکرد ئەوها درێژ بخایان نێ چونکە نەشت تەوەقعی وەشیان ناکرد کە ئێران ئەم هەموو کارتانە بەکاربێنەوە تایبەت کاتری ئابووری و بەڵام ئەم شەڕە بەنەزەر ئەگەر ئێستش ڕابوەستێ ئەم شەڕی ماشاریع و پرۆژەکانە بە حەقیقەتەن ئەوە بە ئاشکرا ئیشارەت دەکەن شەڕەکە ڕاستە لەوانەیە 10% یان 20% ئابووری بێ بەڵام ئەم شەڕە شەڕێکی فکریشە شەڕێکی عەقیدیشە لە نێوان ئەمریکا و ئیسرائیل و چونکە هەریەکە ڕۆژەی تایبەتی خۆیان هەیە با بڵێن مەسیحی ئوسولیەکان و لەگەڵ باڵی حرەکەی زایۆنی کە بە حسابی خۆیان لە تەلمودە هاتووە ئەبێ ئەم ناوچانە هەموو بکەوێتە ژێر دەستیان و ئەو مەسیحە مەعمودەی کە هەیە ئەو پیاوە کە ڕزگاریانەکە دوای ئەوەی کە سەیطرەکەنە سەریەکە هەریەکە و تەنانەت حتا وەزیری دیفاعەکەش معلومە لای بەڕێستان و بینیتانە هەموو جسمی بە کوتان نین کردووە بە ناوی کافر و مەسایریکە و بە زمان هەتا بە زمانی عەرەبیش ئەوانەی کە ئێستا ئیدارەی با بڵێن حکومەتی ئەمریکاکەن دەسەڵاتدارانی ئەمریکاکەن کۆمەڵە خەڵکیی ئوسولی مەسیحین کە دەگەنە نەتیجەیەک بەیەکەوە چکە ئوسولی مەسیحەکان ئیمانیان بە تەوراتیش هەیە بەڵام ئەوەی چییە مەشروعی ئیسرائیل ئەوەیە کە ئەمان بەکاربێنێ ئەوانیش مەشروعیان ئەوەیە کە با بڵێن کیانی زایۆنی بەکاربێن و لە ناوچەکەکە زەرعیان کردووە واتە ئێستا ئەمانەی کە ئینەکەن شەڕێکی عەقیدیشە شەڕێکی با بڵێن دینیشە نەکرد شەڕەکە شەڕێکی ئابووری و اقتصادی بەڵام تەوەقعی ئەویان ناکرد ئەوها گەرویان بگیرێت ئەو مەسەلەکە و ئەم مقاومە ببێ لەلایەن جمهوری ئیسلامی ئیدارەی ئەم سیراع بکرێت لەگەڵەوەی کە زۆرێ لە سەرۆکەکانی با بڵێن بوو بە قوربانی ئەم جەنگ و شەڕە. بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت کاکتۆر کاک محەممەد پێمە خزمەت بەڕێز باسی عێراقمان کرد بڵێن کە لێکەوتی لەسەر هەبوو لە ڕووی ئابووریەوە هەرێمی خۆمان هەرێمی کوردستان ئێستا بە تایبەتی لە پرسی غاز بۆ وایلات و ئێستا داناغاز دەستی بە بەرهەم نەکردوێتەوە بۆچی خەڵگە و قەیرانە غازەی هەیە یاخود بڵێن هەر سوتەمەنیش گران بوو لێرە لە کاتێککەنەوە تەنادە ناکرێ نەدەبوو سوتەمەنی هەرزان بە لە بەرەوەی توانای ناوخۆ پاڵاوتن زیاد نەبووە خۆی لە گەرمەی شەڕەکە بڕێکی زۆری مەسفاکانی کوردستانیش هاوشێوەی مەسفاکانی عێراق پەکیان کەوت لە ئیشکردن هەرێکەوە بە سەبەب ئەمانی کوردستان زیاتر ترس و قەلەقی ئەبنی و بردومانکردنیانە بوو لەلایەن ئێران یا گروپە چەکدارەکانی سەر بە ئێران ئەوانەی خوار لەبەر هۆکارێکی دیکە ئەواندایان خست لەبەرەوە بوو کە شوێنیان نەمانە و تەڕەشە پاشماوەی مەسفاکانی تێبکەن ئێستا شەڕ تەواو بووە بەشی زۆری مەسفاکان لە کوردستان و عێراق ئیشەکەن و هاوکات پێرێ داناغاز خۆی بەیاننامەیەکی بڵاو کردووە لە بەیاننامەکە ئاڵی سێمە بەرهەمهێنانی غازمان دەست پێ کردووە وەکو خۆی هەموو شتێک گەڕاوەتەوە وەکو دۆخی پێشەڕ غاز بەرەمێنان و لە کۆرۆمۆر دەستی پێ کردو و ئیشکردن نۆرماڵ بۆ تۆ ئیتر کە غاز گرانە ناگاتە دەست خەڵک لە کوردستانە بەشێکی علاقی بەوە هێستا لە ناوەڕاست و باشووری عێراق خواستێکی زۆر بۆ غازەیە غاز زۆر گران بووە لەوێش ئێستا ڕێک لەوێ ئەزمەی غازە بۆیە وا تەسەوڕەکرێت کە بەشێکی ئەو غازەی کە ئەبێ لە کوردستانە بفرۆشرێ ڕەنگە بۆی ببرێ یا بۆ شوێنانی دیکەگینا وەکو سەردەمی پێش شەڕەکە ئێستا غاز لە کوردستانە بەرهەمێنرێ بۆ گرانە ئەبێ بە پێی ڕێکەوتن نەدەبوو لە 16 بۆ ناوخۆنیە بە نرخی پاڵپشت کراوە ئەو غازە هەزار و بڵێن چەندتەن هەزار تەن LPG بەرهەمێنرێ ڕۆژانە ئەمە ئەبێ بۆ بەکاربردنی ناوخۆ بێ 600 تەنی بۆ ناوخۆ بێ وایە ئەمە ئەبێ بۆ بەکاربردنی ناوخۆ بێ لە کوردستانە ئەو بەشێکی بە نرخی مەدعوم ئەدرێتە خەڵک بەشێکی دیکەشی بە شێوەی بازرگانی فرۆشتێ بەڵام ئیتر ئێستا وەزعێک دروست بووە ئەمە ناگاتە دەست خەڵک بۆ ئەمە بە قەنەعەتی من مەسئولیەتی حکوومەتە بێجابی ئەمە بنەوە چونکە کە تۆ سیستەمێکە ڕێکەوتی لەگەڵ کۆمپانیای سەرکاری پرۆژەکە بێ بە نرخی مەدعوم دیاری دابینی بک بۆ خەڵک بەڵە ئێستا ئەو غازەکە بەرهەمێنرێ بەلای زۆرە کۆمپانیەکەش دیاریەکە بەس ناگاتە دەست خەڵک کەواتە خەلەلێکێ لەو شوێنەی کە غازەکە بەرهەمێنرێ تا ئەو شوێنەی ئەکە ئەگاتە دەست خێزانەکان خەلەلێکێ لەم بەینە ئەو غازە نامێنێت لەکوێ ئەفرۆشتێ بۆ چ بازارێکە برێ ئەبێ حکوومەت جابیان پرسیارە باتەوە ئەمە گەندەڵێکی گەورە لە ئارایە ئەکیت باشە سەبارەت بە نرخینەوت بڵێن دوایەوەی کە ئەمریکا ئێستا گەماروی دەریایی خستوودە سەر ئێران
ئێرانیش گەروی هورمزی داخستۆ بڵێن یاخود ڕێگە پێدانی کەم هەیە ئێستا لەماوە 4 ڕۆژی ڕابردووەوە و گەمارەوە دەریایە دەستی پێکردووە نرخینەوت من سەیرم کرد پێش $94 بوو ئێستا $99 نزیک $100 باشە کاریگەری هەبووە هەردووکیان داخستنی هورموز و هەم ئەم گەمارەوەی دەریای ئەمریکاش خۆی هەردووکان هەر هورمز داخەنانی لە نەتیجا با بڵێن بۆتە دەبڵ حیسار دەبڵ گەمارۆ لەسەر هورمز ئێرانەکان بە شەکل لای خۆیانۆدایان خستووە لەو لای ئێرانەکانی شۆ پێک ئەولاتر ئەمریکەکان ئەڵێن ئێمە ناڵن هیچ لێرەوە بێ بە تایبەتی ئەو شتانەی کە لە بەندەرەکانی ئێرانۆ بێن واقعکە ئەوەیە هێشتا چاوەڕوانیەکی گەورە هەیە بۆ ڕێککەوتن و بۆ با بڵێن درێژکردنەوەی ئاگربەستەکە و تا حدێک حلی شەڕەکە بە کۆی کە هەردوو میوانە بەڕێزەکە باسییان کرد هیوایەکی گەورە دروست بووە بە تایبەتی لەوەتەی کە ئەمەی ئەمڕۆ ئەو پێشاتانەی لوبنان ئەوەی لوبنان و پێش ئەوە چەند ئاماژەیەکەیە بەوەی کە هەم ئاگربەست درێژ بگرێتەوە هەم بگەن نەتیجە ئەگەر وانە بێ بەلای زۆرەوە نرخینەوە زۆر لەوە گرانترە بێ کە ئێستا هەیە ینی ئەگەر تۆ بڕی ئەو کورتێنانە بەراورد بکەین کە ناگاتە بازار لانی کەم ڕۆژانە 15 ملیۆن بەرمیل نەوت ئێستا لەژێر خاکە ئامێنێتەوە ناگاتە بازارە جیادەکان ئەم شەڕەوە ئەگەر بێت و هیوای چاک با بڵێن حلکردنی ململانەکە شەڕەکە هیوایەکی گەورە نەبێت لە ئایندەیەکی کورتمەودا بەلای زۆرەوە نەوت زۆر لەوە گرانترە بێت کە ئێستا هەیە چونکە بڕی کورتێنانەکە زۆرە باش یعنی اینجا خۆی مشکلەکە چۆنە ئەو نرخەشی کە تۆ ئەیبینی ئێستا من سەیرم کرد دەڵێن $99 نرخی سپۆت زیاترە لەوە ئەوە نرخی ئۆکەی بەو نرخەی ئێستا لە عێراق و لە ئێرانە تۆ توانی نەوتی خاو بفرۆشی هەنێجار دوێنێ پێرە لە نزیکی $170 بوو بۆ بەرمیلێ ئەگەر ڕاست نەوتی خاوی سووکی بەسرا ئێستا ئەگەر هەبێ سەروی $110 بەڵام کێشەوەی نەوتەکە هەیە فعلەن کڕیاریش هەیە بەڵام لەبەر ئەو وەسعی دروست بووە کڕیارەکان یا کۆمپانیەکانی گواستنەوە ناوێرن کە شتەکان بنێرن لە بەسرە نەوتەکە بارکەن و تێپەڕێن بە گەروی هورمزا بۆیە مەبەستمە بڵێم نرخی سپۆت ئەنی ئەو نرخی کە ئەمڕۆ کڕیار ئامادەیە بیکڕێ هەمیشە زیاترە لەو نرخی کە لە شاشەکانانی شارمانە دەن بەلای زۆر و نرخی با بڵێن ئایندەیە یایی مانگێک یای دوو مانگایی سێ مانگی ترەکە نەوتەکە بار بکرێ بۆیە ئەنێگەر ئێستا نەوت بکری بەس نەوتنەوە دەست نەخێر بە تایبەتی لەم منتیقەی نەوتی منتیقەی عەرەبی و منتیقەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە بە هیچ شێوەیە خاوی سوک بۆ پارانە دەست ناکەوێت بەس بەرزووتر ئێستا گیان ڕۆژانە پێویستی بەسەم بەرمیلەکە ئۆکەی خواست بە تەبیعەت خۆی نزیکەی 100 هەنێ جار ئیتر لە بینی 99 بەرمیل لەو دە ڕۆژێکە ئێستا لە باشترین حاڵەتە 6 ملیۆن بەرمیل ئەڕاتە بازاڕە جیهانیەکانەوە نزیکەی 14 تا 15 ملیۆن بەرمیل کەمی کردووە ئەم کورتێنانە بەچی تاویست کراوەتەوە بەشێکی بە یەدەکی استراتیژی وڵاتان تایسە تاویست کراوەتەوە بەڵام ئەمە حلێکی کورتمەودایە حلێکی موقەتە ناتوانێت تا سەر بڕبکە و بەشێکی تری تا ئێستا لە نەوتی خەزنکراوی مەسفاکان و کۆمپانیاکان و بازرگانەکان لە نەوتە خەزنکراوە هەیەیان بوو خەرجەکەن بەو هیوای کە ئەم مشکلە چارەسەر بێت و لە ئایندەیەکی نزیکە گەروی هورمز بکرێتەوە ئەگەر بێت و ئەم گەشتبینیە نەبێ بۆ ئاشتی و چارەسەری مشکلەکە بەلای زۆرە گرانترە بێ لەوەی کە ئێستا هەیە بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەتت کاک دکتۆری براهیمی خزمەت بەڕێزت ئێستاش دۆناڵد ترامپ قسەی کردووە بە تایبەتی لەبارەی جەنگ بدەڵێ دەتوانم بەڵێم ئێران بەداواکاریەکانمان ڕازی بووە هەروە دەڵێت دەکرێت وڵاتانی عەربی بە جۆرێک لە جۆرەکان بەشداری بکەن لە دابینکردنی پارەی جەنگ ڕێگە بە ئێران نادەم چەکی ئەتۆمی هەبێت ئێران دەوێت گاتە ڕێکەوتن حیزبوڵڵا دەڵێ پێم وایە پابەندی ئاگربەست دەبێت بەس بۆ وڵاتانی عەربی ئەوەی کە بەڕێزووتر ڕەنگە هاوکێشی هێز لە ناوچەکە بگۆڕێ پەیوەندیەکانیان بەم شێوە لەگەڵ ئەمریکا دەمێنێتەوە یاخود ئێستاوەی کە ئێمە دەیبین ترامپ داوای پارەی خەرجیشیان لێ دەکات خەرجی جەنگەکە شتێکی بەبیرێ ناموە ئەم ترامپە زۆر قسە دەکات زۆر شتی عەجیب و غەریبەکە پێشم وانە لە خۆیەوە بیکەوە لەم ڕۆژانی ڕابردوو شتێکە بوو ئاویژەوە بوو کە ڕسمێکی خۆی بڵاو کردەوە لەو ڕسمەدا خۆی وەکو عیسا عەلەیهی السەلام پیشاندا کە لە دینی مەسیحیدا لە دینی مەسیحی ئێرەدا وایە کە عیسا نەعوذ بالله خوایە
يعني ترامپ لو قلت لو رسمدا لو وێنەیەدا کە بە ئایش دروستی کردبوو بڵاوی کردەوە لە سوسیال میداکەی خۆی وای پیشاندا کە ئەویش پێغەمبەرێکە وەکو عیسا و عیساش لە بیر و باوەڕی مەسیحێتا بەشێکیانە خوایە نەعوذ بالله وا خۆی وێ ناکرد بە واتایەکی تر بڵێن وا خۆی وێ ناکرد کە ئەوش خوایە بەڵام زوو ناڕەزایەتێکی زۆری لێکەوتەوە و ڕسمەکەی لابرد ئێستایش ئەمەی کە دەڵێت کە دەبێت دەوڵەتانی کەندا و ئەو پارەی دابینکەن کە بۆ جەنگەکە کراوە بەڕاستی ئەمە شتێکی زۆر سادێنە لای ترامپ کە بە زۆر پیان بکە بە واتایەکی تر دۆڕاوی سەرێکی ئەم جەنگە لە کۆتاییدا دۆلی کەنداو دەبن دەوڵەتانی کەنداو دەبن کە دەبێت پارەی دابینکردنی ئەم جەنگە بدەن بە ترامپ و هەروە ئەو زەرەر و زیانەشیان کردوێنە خۆیان بەرپرسیار بن لێی چونکە لە داهاتوودا ئەگەر بێت و ئێران وەکو ترامپ ڕایگەیاندووە حەزەکا بگا بە ڕێکەوتن حیزبوڵڵا پێوەستێ بە ئاگربەستەوە و لەوە چێ بگەن بە ئاگربەست و دانوسانەکان دەست پێ دەکاتەوە پاکستان لەسەر خەتە کۆمەڵێک لەم ئاماژە ئەرێنیانە هەن لەسەر گۆڕەپانەکەدا بەو ئاراستیە دەڕۆن کە کۆتایی بە جەنگەکە بێت و بە شێوازە لە شێوازەکان ڕێک بکەون بە هەر شێوازێک ڕێک بکەون لە ئێستادا بەم جۆرەی کە ئێران ماوەتەوە ئەمریکا و ئیسرائیلی ناچار کرد کە ئاگربەست حیزبوڵڵاش بگرێتەوە دەرخەری ئەوەیە کە کاریگەری ئێران لەسەر ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست دەمێنێتەوە نفوزی لە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاستدا گەشە دەکا بەو پێەیە بێت ئێران بە بەهێزی دێتەوە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکادا ئەو کاتە دەوڵەتانی کەنداو ئەبێت ئەو پەیوەستبوونانەی کە هەیەی لەگەڵ وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا جێبەجێ بکات نەک دەژایەتی بکە بە واتایەکی تر دەوڵەتانی کەنداو دەبێت زیاتر ملکەچی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا بن لە دوای ئەم جەنگەوە ئەگەر بێت و بەو شێوازەی کە وتمان ڕێکەوتن بکرێن نێوان ئەم دوولایەنەدا وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا ئێران باشە دکتۆر باسی لەوە کردووە دەڵێ ڕەنگە سەردانی پاکستان بکەم بۆ واژۆکردنی ڕێکەوتن ئەگەر لەوەدا سەرکەوتوو بین ینی ئەگەرێکە خۆشی بێت بۆ پاکستان وا دەڵێ دووبارە باسی پاپاشی کردوتەوە دەڵێت دەبێت پاپا لەوە تێبگە نابێ وڵاتێک چەکی ئەتۆمی هەبێت نابێ ئێران چەکی ئەتۆمی هەبێت کە کێشەی لەگەڵ پاپای ڤاتیکانی شەبوو بەڵێ من ئەوکو ئاگام لە وتەکانیەوە نەبوو کە بۆ شێوازە وتوێتی کە بۆیە باسی ئەوەیشم کرد ئەو ڕسمێکە لای برد لە سوسیال میدیاکەی خۆی فعلان ترامپ لە وتارێکی کۆنی خۆیدا بەهۆی بۆنەیەکەوە لە وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا پرسیاری وان لێ کرد ئەم جەنگە لەگەڵ ئێرانە بچوە دەگاوتیەوە من جێدی ڤانسم ڕاست پاردووە بۆی کەوا بڕوا گفتوگۆ بکا لەگەڵ ئێرانەکان ئەگەر سەرکەوت ئەوە زۆر باشە بۆ خۆم ئەگەر سەر نەکەوت ئەوە گلەی لە جێدی ڤانسەکەم بۆ ترامپ باوەڕی وایە دەبێ ئەو لە سەدارەدا بێ لە هەموو شتێکەیە بێ بۆیە دوور نییە ئەگەر بێت و بگەنە ڕێکەوتن لەگەڵ ئێراندا خۆی بڕوا بۆ پاکستان واژوو بکە و بڵێ ئێرانی ژێکێکە لە دۆستێک نوێیەکان بە ناوچەی خۆڕڵاتی ناوەڕاست و پێکەوە ئێران بینا دەکەینەوە دوور نیام قسانەش بکات چونکە ترامپ وا خۆی پیشان بدات کە من ئاشتی پارێزم ئاشتیم دەوێت ئاشتی کۆتایی بە جەنگی نێوان ئیسرائیل و ئێران و خۆشمان هێناوە و خۆناغێکینۆ دەست پێ دەکە چونکە دوجار ئەمە تەبیعەت و سروشتی ئەم پیاوەیە ئەمە تەبیعەت و سروشتی ئەم کەسێکە شتی سەیر و سەمەرەی لێ دەبینرێت و دوورش نییە ئەوەی کە بڕاتە بۆ پاکستان سەروەریەکە بۆ خۆی بێ نەک بۆ جێدی ڤانس باشە دواتر دێمەوە خزمەتت لەسەر دۆخی دوای جەنگ لە عێراقی قسە دەکەین ئێستش بڵێن پارێزگارێکی کەرکوک بڵێن لە پشکی تورکمان بڵێن محەممەد سەمان بە پارێزگاری کەرکوک هەڵبژێرا و کورد لەم بارودۆخە بڵێن پارتیویەکەتی ناکۆکن بەڵام لەگەڵ لایانی دیکە ڕێک دەکەون وەکو چۆن پارتیش پەیوەندی باشیە لەگەڵ مالیک دێمەوە خزمەتت کاک دکتۆر محەممەد بازیانی بێمەوە خزمەت بەڕێز سەبارەت بە ڕێکەوتن بڵێن کۆمەڵێک خاڵ بڵاوکرانەوە پێشتر بۆ ڕێکەوتن لەبارەی بڵێن خاڵی گفتوگۆ پرسی ئەتۆمی ئێرانە گروپە چەکدارەکانە داوای ئێرانە بۆ قەرەبووکردنەوەی گەروی هورموزە پێ دوایە ئەو خاڵانە بەم زوانە بگەن بە ڕێکەوتن چکە خۆتان ناگەدەن ڕێکەوتنی 2015 هەژدە مانگێک نزیکەی بڵێن 2 ساڵی خیان بەم زوانە پێ دوایە بگەن بە ڕێکەوتنێک تەسەور ناکەم بۆ وەڵامی جەنابتان بەم زوانە بگەنە ڕێکەوتنێک چونکە ئێرانەکان مەشهورن بەوەی کە
لە مفاوەزات و دانوستاندنە سپۆرێکی باشیان هەیە یعنی با بڵین بە جەولەیەک و گوڕێک و دوان تەواو نابێت من قەناعەتم نییە چونکە گرفتەکان گەورەترە لەوەی کە با بڵین هەروە بە ئاسانی چارەسەر بێ بەڵام جەولەی ئەمە طبعا دووەمی ئەو شەڕەیە بە حقیقەت معلومە لای بەڕێستان احتیمالە جەولاتی کەی بێ بەڵام لەم جەولەیە زۆر زەرری گەورەیان کردووە بۆیە هەتا قەرەبووی ئەمە ئەکەنەوە یانەوێ یعنی با بزن شێوەیە لە سەرکەوتن پیشاندن وەکەوەی کە ترامپ ئێستا بە هەموو شێوازەی وا تەسەوڕەکە هەر هەنگاوێکە ئێران دەینێ شێوازە لە شێوازەکانی سەرکەوتنە و دەڵێ ئەوان دانوستانیان ویستوە ئەوان ویستویانە 15 ڕۆژ زیاد کرێ با بڵین ئاگربەستەکە کەم کرێتەوە بە طەبیعەتی حاڵ مادام ئیش کەوتە دانوستاندن و با بڵین حیوار ئەم حیوار و دانوستاندنە وەکو عەرزم کردین وەکو مراوەغەی دانوستاندن تەجروبە و ئەزموونێکی زۆریان هەیە چونکە فەنی مفاوەضات هونەرێکی گەورەیە ئێرانیش بە حکمی خۆی هەر لە تاریخی خۆیانە شێوازێ لە مراوەغە ئەکەن یعنی با بڵین یاری بە وەڕەقەکان ئەکەن قەناعەتم هەیە ئێستا دووسێ خاڵی زۆر سەرەکی کە لە ناو ئەو دەخاڵەکەی ئەوانە هەیەوە وردە خەریکە جێبەجێ بێت دوو هێرشی زەمینێکە کە ئیستعدادی ئەویانە بوو کە سەربازێکی زۆریان هاوردووە و کە ممارسە و با بڵین ئەزمون و مەشقیان لەسەر ئەو شێوازە نەکردووە کە بچنە ناو ئەو شەڕەوە هەمووی ئێستا باسی لێ ناکرێ گەروی هەرمزیان گرتووە نایڵێن هیچ پاپۆڕێ بڕوە ئەمەش بەڵگەودەرین لەسەر ئەوەی ئەوەش قەناعەتمەیە ئەوەش ماوەیەکی کە ئەوەش هەر لە ئاچێ و وەزعێکی ئاخۆرقێ باسی ئەوە ناکەن کە قەرەبووکردنی ئەو زەرر زیانانەی کە کەوتووە لەوان لەو خاڵانەیە من تەسەوڕەکەم شێوازی دانوستانەکەیان شێوازێ لە زیرەکی تێدایە یعنی ئەمڕۆ بتێنێتێ زیرەکی دەستکردیش لەو خەزیانە دەوری هەیە ئێرانیش کەم نییە لەو بارەیەوەی تر وەرحاصل من قەناعەتم نییە ئەگەر بێت و ترامپ لە حاڵەتێکە چونکە بێتاقەتی و بێزاریکی زۆر دەرئەکەوێ پێیانەوە و کیانی زایۆنیش ئەو شەر زەرر و زەرێکی زۆری کردووە گەرێوەکو میێوانە بە ڕێزەکەتان ئیشارەتی زۆر بە مەوااسنەی ئابووری و اقتصاد کرد ئەوان ئێستا وێران بوونە لە بواری ئابووری و اقتصادام و ئەکسەرێتی معامل و کارخانەکەیان تێک چۆتە ملیەکە و زەرر و زیانێکی زۆریان لێکەوتووە و زۆربەی زۆریان ئێستا لەو شوێنانەیە لە ناو ئەم ژێرزەمینیانەیە خۆیانە پارێزن ئەمە هەموو حاڵەتێکی نەفسی دروست کردووە بۆیان هیجرەیەکی عکسی هەیە لەبەرەوە من تەسەور ناکەم هەروە بە ئاسانی یعنی بگەنە نەتیجە بەڵام شێوازێ لە شەڕێکی با بڵین سار دەبێت ئەگەر ئەوەی لوبنانیش بگەنە نەتیجە من قەناعەتمەیە شێوازە لە شێوازەکان وردە بەرەوە ساردبوونەوە ئەڕوا خۆشیان هەر بێزار بوونە بەحقەتەن بۆ ئێرانیش تەبانە مەشتێکی باشە ئەوانش بدەێنێتەوە زەرر زیانێکی زۆر گەورەیان کەوتووە بۆیە في كل الأحوال من نظر مایە بە ڕۆژ و دوڕۆژ تەواو نابێ ئەوە قەناعەتمە چونکە موشکلەکە گەورەیە بەڵام ئێستا تەفاهومێک هەیە پاکستانی زۆر بە زیرەکانە لەناو معادلەکەی ئەجولێتەوە پاڵپەسەیەکی وڵاتانی خەلیجی شەیە لەو مەسئلەیە پاڵپەسەیەکی هەجەمایەوەری هەیە حزبی دیموکرات لە ناو حیزبی خودی خۆیانە بەرزبوونەوەی با بڵێن کاڵاکان لە ئەمریکایە بەرزبوونەوەی کاڵا لە هەموو جیهانە پاڵپەسەی زەختێکەیە یعنی شەڕێکی ئەو شەڕە گەورەی کە ئەوترا ئێران نابێ بمێنێت و ئەبێ بەردی بەسەردارەوە نەمێنی و ئەمانە تەنانەت حتا ئێستا دەوڵەتە ئەوروپیەکانیش ئەڵێن ئەمە شێوازێکە لە خەیاڵ و ئەمە زەڕبێکە ئەمە عمقیشی تاریخیان هەیە چۆنە بێشتی وایە کسر بسڕینە یەکسەر لەبەرەوە من تەسەور ناکەم ئەوها زوو تەواو بێ بەڵام ئەگەنە شێوازێک لە شێوازەکان با بڵین 100% نییە ئەوەن چووکە ئێستا هەندێک خاڵی کەمەوە ئێران زیاتر داکۆشی لەسەرەوە کە حەقی خۆیەتی ئەو پیتاندنی یۆرانیۆم ئەگەر تۆزێکشتە ئەخیر بێ احتیمالە ئەوە بە سەرکەوتنێک دایبنێ وەڵام ئەوە ئیوت نابێ بە هیچ شێوازێک بێ من نەزەرمە ئەو خاڵێکی ئێستا زۆر سەرەکیە خاڵی مەسەلەی پیتاندنی یۆرانیۆمەکە و عجبە ئەگەنە نەتیجەیەک 3-4 ساڵێک وەکو باسی لێوە کرێ مفاوضەکانیش زیرەکن ئەوانەی کە ئێستا لە ناو معادلەکەیان ئەوانە شەریەکە لە سونگەی خۆیەوە تەماشاکەسە مەثەڵەن سعودیە دەوڵەتەکانی خەلیج لە هەمان وەختە با بڵین عەرەبی سعودیە تورکیا پاکستان ئەمانە هەمووی سین ئەمە یعنی با بڵین پاڵپەستەیەک هەیە ینی حرەکەتێکی نێودەوڵەتیە ئەوروپیەکان بە ئەماشەوە مەشروعیان هەیە بەس قەناعەتم نییە ینی هەروە بە زووی هەمووی تەواو بێ هەموو ئەو خاڵانێک هەر هەمێنێتەوە خاڵی کاکتۆر وەکو بەرز داماژت پێکرد ئێرانیەکانیش بڵێن زەریان زۆر کردووە لە ڕووی بەتابەتی ئابووریشەوە کە حکوومەتی ئێران ڕایگەیاند 270
ملیار دلار زیانیان هەبووە جگە لەو ڕووی سەربازیشەوە بەڵام وەکوەوەی کێستا بڵێن فشارێکی زۆر لەسەر دۆناڵد ترامپ پێ لە ناوخۆی ئەمریکاوە بکات کە بگات بەڕێکەوتن یاخود ئەو کە کێشەی دروست بوو لە بازاری وزەی گیانی ئەمانە فشارم بۆ سەر ترامپ یاخود بەدینهاتنی ئامانجە استراتیژیەکانەوەی کە بە تاوەتی ئێران یۆرانیۆمەکەی لە ناو بەرینیان بیزن توانە موشکێکی بە تاوەتیەوە بکەن ئەوانە ڕۆڵی بینی لەوەی کە ئەم دۆخەیە سەبێتە ئاراوە من نظر ما يعني وكو دراستكش نكو عواطف وسوزك يعني وكو بحثكش إيران لم جنگية توانم بليم سركوتني بابلين هيش لاينك للشرع قناعة منيز سركوتني صدر صتي دسكوية بلام بهمو مقايسك إيران لم شرع يعني بردوية يوا بهوي أو صبر وتحملك بهوي أويك نيان تواني مثلا أو بابلين نوویەکەیان بابلين بن بڕکرێ چونکە وەکو ئەوەترێ يعني بە هیچ سیلاحێکی ئێستای ئەمریکی ناتوانێت بگاتە ئەو پیتانەکە و ئەو چەند کیلۆیە کە باس ئەکرێ کە ئەو هەیەی بە ئاشکرا زمانی حاڵی خۆشیان وا باسەکەن چونکە وەکو ئاشکراشە معلومە لای بەڕێستان ئەو قسانەی کە ترامپ کردی ئێستا لە ناو کۆمەڵگەی نێو دەوڵەتیە و لە هەمان وەختیشە حتا لە ناو ئەمریکیەکانە هەمەی ئەوە هەیەڵێن ئەم سەرۆکە سەرۆکی ڕاستگۆ نییە و تەنانەت حتا معلومە لای بەڕێستان ڕۆژنامە نووسەکانیش بە ئاشکرا باسی ئەوەکەن لەبەر ئەوە پاڵپستەیەکی گەورە هەیە و دیموکراتەکانیش ئەمە فرسەتێکی باشیان بۆ تەنانەت حتا جمهوریەکانیش مەجموعەیەکی زۆریان بێتاقتن لەوەی کە عەجەبەن لەم شەڕەیە ئێمە چیمان دەستکەوت هیچمان دەست نەکەوت ئەو ئێرانەوە تا ماوە ئەوە تا گەروی هورمزی گرتووەوە بابل من دەبوو ئەمانش بەتەمایان یعنی ئەگەر بێت و شەڕێکی گەورە بێتەوە لەوێش حوثیەکانش احتیمال چەند سەفینەیەکی با بڵێن بارە هەڵگری نەوت و غاز ئەمانە تێبشکێن بەوە هەر بە ئاسانی ئەویشنی نەبێتەوە بۆ یعنی و احتیمالێکی زۆریشێ دەوڵەتانی کەش بچنە ناو خەزێکەوە بەس ئەمەش مەسئلە گەلێکە یعنی ئەو شەڕ ئێستا بە سینیش ئەفرۆشێ لێ سین ئێوە چەکتان داوە بە رووسیا لێ ئێوە چەکتان داوە ئەمە کۆمەڵە مەسائلێکە یعنی ئەگەر وا بڕوا احتیمالە گەورە بێتەوە بەڵام شکست خواردووی سەرەکی با بڵێن ئەمریکا ئەبێ پاشانیش ئیسرائیل ئەبێ کە ینی زیایەنەوە ئەبێ لەبەرەوەی ئەوانیش شەڕەکەیان زیاتر من تەسەوڕەکەم بە ترامپ کردووە چکە ترامپ ئەمەی جەزیرەکەی ئەوستن ئەمە پاڵپەستەیەکە معلومە لای بەڕێستان چەند ڕۆژێ لەمە پێش هەندێک وێنەیەکەیان دەرکرد کاتی خێزانەکەی ترامپ ئیشارەتی بە هەندێشت یەکجار ئێمە ڕۆیشتونە بۆ ئەوەی لەگەڵ مێردەکەمە بۆ ئەو جەزیرەیە بەڵام ئەوە دەرکەوتۆ زیاتر ڕۆیشتونە ئەمە مەسئلە گەلێکە یعنی ئەو وەرەقەیان بەدەستەوەیە عەجەبەن هەتا کەی ترامپ لەژێر ئەم فشارەیە ئەبێ ئەوەش بەحسێکە یان ئوسوولەکان با بڵێ مەسیحە ئوسوولەکان تا کەی ئەتوان بڕکن مووقفی پاپاش معلومە لای بەڕێستان ئەوی شەر بێ تاقەت ئازانێ ئەم شەڕە لە مەسلحەتی حتا مەسیحیەتی عالەمیشان نییە و بە زمان حاڵی خۆیان ئەوانە لێ نەگە زلە لە لای ڕاستە درا لای چەپتی بۆ ئینکەی بەڵام بەعکسە ئەوان لە هەزارها کیلۆمەتر هاتوونە زلە لەم ناوچەیەدن یانەیە استحماری ئەم خەڵکەکەمن ئەم منتقەیە دەسەڵاتەکان کەن و کۆی لە ڤەنزویلا کراو شوێنەکانی کرا سوپاس دەکەم دێمەوە خزمەتت کاوی تۆ دواتر کاک محەممەد سەبارەت بە بڵێن ئەوە باسی عێراقمان کە زیانی بەرکەوتووە ئەی وڵاتانی کەندا و ئەی ئەوروپا ئەی ئەمریکا خۆی لەم جەنگە لە ڕووی ئابوووریەوە زیانی بەرکەوتووە قازانجی کردووە ئەو ئێرانیش بڵێن باسی کردو کە 270 میلیارد دلار زیانیان بەرکەوتەوە و تێبێژی حکوومەتی ئێران نەئەکید ئەم جەنگە بۆ هەموو لایەک زیانە ئەمە ئەوەیە کە پێڵێن لوز گەیم ینی شەڕی هەموو لا دۆڕاو لە شەڕی لەم جۆرە براون نییە ئەمەگەر ئەو کەسەی کە دوای کۆتای هاتنی شەڕەکە کۆی گشتی معادلە سیاسەکە لە بەرژەوەندی خۆیان ئەگۆڕێ ینی با نمونێکە بۆ باسکەم بۆ ئەو درۆنی ئێرانیەکان ئەو درۆنێکی مۆدلێکی درۆنیان هەیە شەهید بۆ تێکشکاندنی یەکێک لەو درۆنانە بە سیستەمی پاتریۆتی ئەمریکی سەروی 4 ملیۆن دلار خەرجی و پێویستە لە کاتێکە درۆنەکە خۆی بای 35,000 دلارە یعنی تۆ سەیری ئەو فەرقە گەورە بکە بۆیە عادەتەن کە دەوڵەمەنێک و فەقیرەکە بێتە شەڕیان بە هەموو پیاوانە حساباتێخە زیانەکانی دەوڵەمەنەکە زیاترە بێ ئیسرائیلەکان و ئەمریکەکان زیانێکی زۆر گەورەی با بڵێن لە نزیفێکی گەورەی بەردەوامان لەم شەڕە خەرجی جەنگەوە تەبەن خەرجی جەنگ بەڵێ ئەوەی کە خەرجەکەن ئەو تەکنۆلۆژیای بەکارێن هەموو ئەمە پارەیە
با بڵێن تێچووی گواستنەوەی ئەو هەموو کەشتیە سەربازیە ئەو هەموو هێزە سەربازیە لە ئەمریکاوە بۆ ئاوە نێو دەوڵەتەکانی شەرق ئەوسەد هەموو ئەمە پارەیە بەدەر لە خەرجی ڕاستەوخۆی شەڕ ئەمریکیەکان ئابوووریەکی گەورەترین ئابووری دنیاە ئەنی نزیکەی 27% هەموو ئابووری دنیان کە ئابووری دنیا تووشی قەیرانە بێ ئەوان خەساری زۆرترین بڕی خەسارەکەیان بەرەکەوێ یعنی کە با بڵێن نرخی وزە گرانە بێ گەشەی ئابووری دنیا خاوە بێت و پێشتر بۆم باس کردی کە تەوقعاتی IMF ئەوەیە کە گەشەی ئابووری دنیا خاوە بێتەوە و ئەم گرانی و هەڵاوسانە لە ئاستی دوورمەودا بەشی هەرە زۆری وڵاتانی دنیا تووشی قەیران و گرفتەکە عادەتەن گەورەکان خەساری گەورەترەکەن بچووکەکان خەساری بچووکتر ئەمە بەدەر لەوەی کە ئەمریکا و ئیسرائیل هاوشێوەی ئێران ڕاستەوخۆ لە شەڕان ڕۆژانە با بڵێن پارە خەرجەکەن لە تەکنۆلۆژیای سەربازی و چەک و تەقەمەنی و ئەمانە و هاوپەیمانەکانیان لە منتیقەکە ڕوبەڕووی هێرش بوونەوە هەم لە تەرەفی ئێران و هەم لە تەرەفی ئەمریکاوە ئێمە لە عێراقا با بڵێن لە هەردوو لاوە لێمانە درێ لە بەرەوەی بە جۆرەك لە جۆرەکان پەیوەندیمان بە ئەم دوولایەنە شەڕکەرەوە هەیە بۆیە هەموو لا لە خەساران هەموو لە خەسار و نزیکی ئەمریکا بڵین ئایا بۆ نرخی سوتەمەنی لێ بەرز بووە ئایا گەر نرخی نەوت بەرز بێتەوە ئەمریکا ینی قازانز ناکە لەو ڕۆی کە باز دەکەن تێچووی بەرەمێنانی نێوتەکەیان بەرزە چۆنە سەرکە ئەمریکا کە نرخی وزە بەرزە بێتەوە لە ئەمریکا فیئەیەک هەن قازانجەکەن ئەمانە خاوەنی کۆمپانیا نەوتیەکانن بازرگانەکانی بواری نەوتن ئەوانن لە کەرتی پیشەسازی نەوتا ئیشەکەن بەڵام زۆرینەی بازدەری ئەمریکا زۆرینەی دەنگدەری ئەمریکا هاوڵاتیانی ئەمریکا ئەوانەی کە گاز و بنزینەکردن بۆ ناو ئۆتۆمبیلەکانیان یا کارەبا ئەکردن بۆ ماڵەکانیان ئەمانە ئەبێ پارێکی زیاتر خەرج بکەن یا با بڵێن خەسارەکەنانی ئەمریکەکان براوە و دۆڕاوی ئەم قەیرانەی بازاڕی وزەیان هەیە براوەکان ئەوانن کە لە کەرتین تەبەن ئەمریکا کەرتێکی نەوتی زۆر گەورەی هەیە بەڵام لە بەرامبەرەوە بەشی زۆری خەڵکەکەشی ئەبێ باجی ئەو گران بوو نەبدا بۆیە ئێستا کە بەڵێن دۆلارێک چۆتە سەر بۆ وەرگاڵۆنێک کە سێ بڵێن بۆ 4 لیتر بێ سێ لیتری نیو بێ دۆلارێک بەرز بۆتەوە نرخی بڵێن بانزین گاڵۆن ئێستا گەشتۆتە با بڵێن سەروی $4 نرخی گاڵۆنێک ئەمە کە با بڵێن ئەمە ئەو نرخە بوو کە هەموو ئەمریکەکان لێ ترسان یا خەڵگەی گوت ئەگەر بێت و بگاتە ئەم ڕادەیە نرخی سوتەمەنی و گاز و بنزین لە ئەمریکا ئیتر ئەمە با بڵێن خەتی سووری تێپەڕان ئێستا بەڕاستی لەوایە و ئەمە با بڵێن کێکە لەو حاڵەتە دەگمەنانەی کە هەمیشە بەرپرسانی ئەمریکا لێ ترسن و نانوێ بکەنە دۆخێکە نرخی وزە و سوتەمەنی بۆ جۆرە گران بێ لە وڵاتەکانە بەڵام ئێستا ئەوان تووشی ئەم موقفە بوون ینی شتەکە ئەگەر نرخی قەیرانی وزە لە جیهان دروست بێ ڕاستەوە کارگەشت لەسەر ئەمریکا هەیە چونکە دۆڵەمەند دەڵڕینەوە هەموو دنیا سەرکە ئێستا ئابووری ئێمە لە سەردەمی گلۆبالیزیشن ئاژین ئابووری هەموو دنیا بەیەکەوە ڕەبتە قەیرانی دارایی لە هەر کوێکی دنیا دروست بێ کارەکاتە سەر ئەمریکا سەر چین سەر ئێمە سەر ئەوروپا و ئاسیا و ئەفریقا بۆیە شتێک نییە ینی ممکن نیە قەیرانی دارایی لە شوێنێکی دنیا ڕووبدا ڕاستەوخۆ نەگوازرێتەوە بۆ شوێنەکانی دیکە بەڵام تر چییە جاری وا هەیە هەرێکەوە بە بڕی جیاجا کەوتە ژێر کاریگەری ئەم قەیرانەوە یان هەنێک وڵات هەیە پێشتر ئامادەکاری کردووە لە وەزعێکی دارایی باشایە ئەکرێ زیاتر لە ئەوی تر بەرگەی ئەم قەیرانە بگرێ ئەگینا بۆ هەموو دنیا ئێستا ئەم قەیرانە با بڵێن بە ئازارە مەسەلەی گرانبوونی وزە بە ئازارە مەسەلەی ترس لە هەڵاوسانی نرخەکان بە ئازارە کەمبوونەوەی هەنێ موادی سەرەکی بۆ نمونە ئەوەی پەینی سەمادی شتوکاڵی مەسەلەی کەمبوونەوەی هیلیۆم لە دنیا هەموو ئەمانە ڕەشەی گەورن بۆ ئابووری دنیا و بەلای زۆر و خەڵکە بێ باچەکەی بدایت تر زۆر یا درەنگە ئەویان ماوەتەوە سپاس دەکەم کاک تۆرەگەر بە پوختی وەڵامی و پرسیارم دەیە دواتر شەردێمەوە خزمەتە سەبارەت بە ئەوەی کە پێدوای نەخشی هێز لەمە دووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست چۆن دەبێ وەرە سەراسی گیانیش بڵین ئەمریکا وەکو زلهێزێک کە کێشەی زۆری دروست بوو لەگەڵ هاوپەیمانەکانی پێشووی کاریگەری لەسەر ناوبانگی لەسەر زلهێزیەتی دەبێت کە دۆناڵد ترامپ هەر ڕۆژۆ بڵێن شەڕی لەگەڵ سەرۆکی وڵاتێکە خۆی بڵێ ئەم بارودۆخە کە دروست بوو لە ناوچە خۆڕڵاتی ناوڕاست با بڵێن ئەم جەنگەی لەگەڵ ئێران دروستی کرد زۆر هاوکێشەی هێز لە ناوچەی خۆڕڵاتی ناوڕاست و جیهان دەگۆڕە لە ناوچە خۆڕڵاتی ناوڕاست بەداخەوە دەڵێم ئیسرائیل سەهیۆنیەت احتلال ئەوەی کە
بوونی هەیە بە شێوازێ لە شێوازەکان بەهێزتر بوون لە ناوچەی خۆڕاوەتی ناوەڕاست. ئەمە یەک. دوو، لەسەر ئاسی جیهان تەحالوفات و هاوپەیمانەتی نوێ دروست دەبێت کەوا دەکات کە هاوکێشەی سیستمی سیاسی جیهانی بەرەو گۆڕانکاریەکی نوێ بڕوات و لە تاکجەمسەریەوە بگۆڕێ بۆ فرەجەمسەری بە شێوازێک ئێستا وڵاتانی ئەوروپا دانیوە لە چوارچێوەیەکی نوێدا خۆیان ڕێک بخەنەوە، لە چوارچێوەی هاوپەیمانەتیەکی نوێدا خۆیان ڕێک بخەنەوە، بە تایبەتی بەریتانیا فەڕەنسا هەوڵی ئەمە دەدەن. ئەو وڵاتی گوتوەکان لەولاوە بۆ خۆی هەیە، کەنەدا هەیە، و هەروەها رووسیا وجودی هەیە، چین وجودی هەیە. ئەوەی کە لەم جەنگەدا زۆر بەڕوونی دەرکەوت ڕۆڵی رووسیا و چین بە تایبەتی لە ئەنجومەنی ئاسایش خەنیان هێژ پرۆژە بڕیارێکی کردنەوەی گەروی هورمز تێپەڕە لە ئەنجومەنی ئاسایش. ئەمانە هەمومان پێمان دەڵێن کە ئەم بارودۆخەی کە ئەمانە هەمووی پێمان دەڵێن کە ئەم بارودۆخەی لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست دروست بوو، ئەم جەنگێکە بەرپاکرا سەردەمێکی نوێ دێنێتەکایە و لەسەر ئاسی سیستمی جیهانی و لەسەر ئاستی دابشکردنی هێز لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاستدا. چونکە خۆڕەڵاتی ناوەڕاست ئیتر ئەگەر تا دوێنێ چاوەڕێ ئەویان کردی بە ئێران بڕۆخە و بارودۆخێکی نوێ بێتە ئاراوە، ئەو ئێران ئێستا نەڕۆخاوە، وجودی هەیە و لەگەڵ وڵاتی گردوەکانی ئەمریکا لەسەر مێزی گفتوگۆ دەکات. لەوە چ بکەنە ڕێککەوتن، لەوە چ نەگەنە ڕێککەوتن، بەس بەهەرحاڵ لە هەردوو بارەکەدا ئەو ماوەتەوە. لە ئێستا دامانەوەی ئێران بەم شێوازە دەرخەری ئەوەیە کە لە چەندین ساڵی ڕابردوودا بە گفتوگۆ لەگەڵ ئێران نایانتوانی بگەنە نەتیجە. ئەوە شەڕیشیان لەگەڵ ئاگر نایانتوانی بگەنە نەتیجە کەوا بێتە ئەم بەهێزەوە لە ناوچەی خۆڕەڵاتی ناوەڕاست سەر هەڵدەداتەوە. و دەوڵەتانی خۆڕەڵاتی ناوەڕاست بە تایبەتی دەوڵەتانی کەنداو ناتوانن ئەو هەنگاوانەی کە لە ڕابردوو یان ئەوە هەڵوێستانەی کە لە ڕابردوو نوێیان دەنا لە دوای ئەم جەنگەوە کە ئەم هەڵکێشە نوێیانە هاتەکایە بۆ شێوازە مامەڵە بکەن. بەڵێ دێمەوە خزمەتت ببوورە بە ناوبڕێکمان هەیە دێمەوە خزمەت جەنابەت کاک دکتۆر و دکتۆر محەممەد بازیانی ژەگە لەگەڵمان بمێنێتەوە لەگەڵ کاک محەممەد دێنەوە خزمەتان و سەری کاتژمێر دێنەوە خزمەتان. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان درێژە بە بەرنامەکەمانەدەین قسەی زیاتر لەسەر پرسی لێکەوتەکانی جەنگ و قۆناغی ئاگربەست و لێکەوتەکانی لەسەر ناوچەکە بەسەر عێراق و هەرێمی کوردستانیش دەکەین. کاک دکتۆر محەممەد بازیانی بێمەوە خزمەت بەڕێز بەلۆی بینێ سەر عێراق و هەرێم و لێکەوتەکانی بۆچوونی بەڕێز بزانم لەبارەی بڵێن هاوکێشەی هێز لە خۆڕەڵاتی ناوەڕاست دوای ئەم جەنگە ئایا ئێران وەکو زلێزێک دەمێنێتەوە ڕۆڵی ئەمریکا ڕۆڵی ئیسرائیل لە ناوچەکە چی بەسەرێ دوای ئەم جەنگە؟ بەڕاستی کاک عەبدولحەکیم بەنسبەتی ئەوە بەڕاستیەوە تێژینەوەیشی ورد و درشتی ئەوێ ئەکید وەکو چۆن ئەو هێرشەی کە ما بڵێن حەماس کردی بۆ سەر ئیسرائیل با بڵێن حقوبەیەکی زەمەنی بوو فەرقی هەیە لەگەڵ پێشتریە ئەو هەیمەنە و ئەو هەیلم و ئەو با بڵێن لوودبەرزیەی با بڵێن کیانی زایۆنی شکاند ئەمەش کە هەیە بە فیعلی با بڵێن ئەتوانم بڵێن ڕۆژهەڵاتی ناوین ئەکەوێتە واقعیشی کەەوە غەیری واقعی پێش ئەم شەڕی کە ئێستا بووە شەڕی 11 ڕۆژەکە و 12 ڕۆژەکە و ئەم شەڕی کە 40 ڕۆژ و ئەم ئاگربەستە بەطەبیعەت واحتیمالێکی زۆر هەیە کە هەوڵ و تەقەڵایەوە بدرێ سیستەمێکی نوێی جیهانی بەحەقیقەتەن بێتەکایەوە چونکە قوتبەکان و لایەنەکان زۆرتر بووە و ئەوەی بە نەزەر تا ڕادەیەک توانین بڵێن سیرکەری ئەم یاریە بووە کە ترامپ و زایۆنیەکان کردیان لە ناوچەکەیە. سین ئیسفادەی زۆری کردووە، ڕاستە لەوانەیە تا ڕادەیەک هەندێک زەرری کرد بێت، بەڵام سین بە حکمەوەی نەچۆتە ناو ئەم شەڕەوە و سیرکەری ئەم شەڕە بووە زیاتر یانەوە تا احتیمالێک پاڵمەرێکش بوو بێ وەکو ترامپ ئیتیهامیەکە واتە احتیمالێکی کە قوتبێکە دروست بێت مخابری قوتبی ئەمریکا و ئیسرائیل و بە دووری نازانم دەوڵەتە عەرەبیەکان بە تایبەت مەتەرەن وڵاتێکی وەکو میسر و با بڵێن سعودیە ئەوانە و لەگەڵ هەمان وەختە لەگەڵ پاکستان و لەگەڵ با بڵێن تورکیایە
ئەم دەوڵەتانەش احتیمالێکی زۆر هەیە وەکو ئەوترێ حلفێکی با بڵێن تا ڕادەیەک ئیسلامی دابنێن یان هاوبەشی دابنێن بۆ ئەوەی ئەوانیش چونکە دەوڵەتانی گرنگن لە ناوچەکەدا و ئەمریکا ئەو هەیمەنەوە هەیە لەمەی نامێنێ لە سەریان وەکو دوێنێکە بوویەتی چونکە دەرکەوت ئەمریکا ناتوانێت با بڵێن هاوڵای با بڵێن سەربازەکانی خۆی بپارێزێ چۆن نەتوانێت ئەو وڵاتانە بپارێزێ کە ملیارات دۆلاراتیان داوە پێی و بە دیاری و بە مسایلیکە من بە دووری نازانم یعنی سیستەمێکی کەش دەرچێ هەندێک لە ڕئیسەکانی ئەو وڵاتانە ئیسلامیانە ئیشارەتیان بەوە کردووە با بڵێن UN نەیتوانی هیچ UN هیچ دەورێکی نەماوە یعنی بێ سیستەمێکی کە دروست بێت يعني حقي فيتویان هێشتیان من تەسەوڕەکەم ئێستا ئەمە احتیمالێکەیە ئەمە بێتەکایەوە جارێککە بێجگەلەوە ئەمریکا ئێستا ئەو دۆستانی کە قەدیمەی بوو بە تایبەت ئینگلیز و وڵاتانی ئەوروپا ئەومانە کۆمەڵی قسەی پێوتونە ئەو قسانە لە فکریان ناچێتەوە و لە هەمان وەختە ئەمەی ئۆکرانیا ئەمە کۆمەڵی مەسائلەکە تەئسیراتی هەیە من تەسەوڕەکەم سیستەمێکی کە بێتەکایەوە بەڵام ئەو سیستەمە چی ئەبێ چۆن ئەبێ و ئەتوانێت چی بکە بەرامبەر ئەم وەزعانی کە هەیە ئەوە لە داهاتوە احتیمالە ڕێگوڕی شادی دەرچکەوێ یان استراتیژیەکە دەرکەوێت چۆنە چۆن کاکتۆر پێ دوای ئەوەی کە باست کرد پێویست بە بڵێن ئێستا دوای ئێران تورکیا وڵاتانی تریسیان لێنیشتووەوە بە ئێستا لێک نزیکی بوونەوەیکە لە بینی میسر و تورکیا و پاکستان و سعودیە بێتەوەی کە ڕێکەوتنی بەرگری هاوبەش سوپای هاوبەش پێک بێنن بۆ خۆناغی داهاتوو بە دووری نازانم چونکە ئێستا بۆ نمونە یعنی پاکستان معلومە لای بەڕێستان هێزێکی نەوەویەوە هێزێکە حساباتی بۆ ئەکرێت و تەنانەت جەنەڕاڵەکانی با بڵێن پاکستان دەورێکی زۆر گەورەیان هەیە لەم حتا دانوستانەکانە چونکە مۆزوعەکان ئێستا مۆزوعی عسکەریە ویانەیە متەخەسسن لەو بارەیە ولامان وەختە مراویغن هەروە ئەزان چۆن یاری بکەن بە مەسلەکە بە وەڕقەکان و بە کارتەکان ئەمە یەک تورکیاش لێرە ئێستا باشکرا خۆ کیانی زایۆنی بە تایبەت نەتەن یاهۆ ئیشارەت بەوە کە و نەکەر ئەوێ حتا سووریاش ئێستا مەترسی سووریاشیان هەیە معلومە لای بەڕێست ئەو هەڵوێست و مووقیفانەی ئەم ئەخیرەیان کە باسی مەسئلەی قودسەکەن و مەسئلەی ئەوەی کە با بڵێن ئەقسا کە پێوە دراوە ئەمانە ئێستا با بڵێن شەحنێکی هیمەمی خەڵکەکە هەیە ئەوە مەسئلە گەلێکە یعنی ترسی ئەوەشیان نهاتوە بێجگەلەوە مقاومە با بڵێن بە زمان حاڵ مقاومەی ئیسلامی و مقاومە لە شوێنەکانی کە ئەوانش مووقیفیان بوو لوبنان تەسەوریان ناکرد ئەیانوس حیزب الله تەواو بۆیترەوە چەکەکرێن ئەوانە هەرماونە و ئەمە مەسئلە گەلێکە کۆمەڵێشتە یعنی بۆیە من بە دووری نازانم ئێران و پاکستان و تەنانەت حتا ئەفغانستان و وڵاتانی کەش وەکەوەی کە وەختی خۆی با بڵێن سەرۆکی حیزبی ڕەفا ئیشارەتی بەوە کرد اتحادێکی ئێمە ئیسلامیمان هەبێت ئەوە بوو پاش 6 مانگ ئەو ئینقیلابە کرا کەنعان ئێڤرین لەسەریانی کرد بە دووری مەزانە بەڵام ئێستا مووقیفەکان بەئێسترا تورکیاش لە ویلایەتمان نەچێ ئێستا سیلاح فرۆشێ بۆ بە زۆر وڵاتان تەنانەت وەکو خۆیان باسەکەن زیاتر لە 60 وڵات ئێستا درونیان لێ ئەکڕێ بێجگە لە غەواسە و مەسائلێکەوە خۆیان دروستیکەن بێجگەلەوەی کە قەمەر سناعیان ناردۆتە ئاسمانە بێجگەلەوەی کە ئێستا تەوەقعیان واکرێ ئەوانیش با بڵێن نەوەویان بێ تەنانەت سعودیەش تەوەقع واکرێ وردە نەوەتی بێ ینی مەسەلەکان بە دوور نازاندرێ بۆنە یعنی ئەبێ شتێک بکرێت سوپاس دەکەم من نەزەرم وایە ئەوەش هەر بە دوور نازانم چونکە هەیمەنەی ئەمریکا و تەسەڵوتی ئەمریکا نەماوە بەو دەرەجەی جارە بالا سوپاس دەکەم دێمەوە خزمەتە دواتر ئەگەر دەرفەتە بوو کاک محەممەد بەلوی بینی سەر هەرێم کوردستان سەبارەت بە چین باز وەکی لە شەڕەکانی ڕابردووی ئەمریکا چین قازانجی کرد بێ لە ڕووی ئابووری و بەرپێشووە لەم شەڕی ئێرانە زیانی بەرکەوتووە چین یاخود زیانەکە ئەو تۆ نییە بۆ نەوتی ئێران باڕۆک لە سەدا لە سەدا نەوتی ئێران چین بیکڕێت سەرکە چین هەموو دنیاوەکو بازارێکە بین بۆ کاڵا و بە تایبەتی بەرهەمە پیشە سازیەکانی خۆیان باشە ئەم شەڕە چی کردە لە چین ئەم شەڕە نرخی سوتەمەنی وزەی گران کردەوە بۆ چینی وەکو هەموو دنیا لەبیرمان نەچێت چین لە هەر وڵاتێکی تری پیشە سازی و گەشەکردووی دنیا زیاتر پشت بە نەوتی وڵاتانی سەر دەریای کەندا و
بەڵێ ئەبەسێ وەکو عێراق و ئێران و سعودی و ئیمارات و ئەمانە ئێستا 5 میلیۆن بەرمیل نەوت لە وڵاتانەوە بۆی بچێ بەڵێ ئێستا 150 لەو ناوچەیە بێ زیاتر تقریبا ئێستا کە ئەم وەزع دروست بووە چینیەکان لە هەموو کەسێک زیاتر با بڵێن هەست بە ئازاری ئەم قەیرانەکەن ئەمە ڕەهندێکی مشکلەکەی ڕەهندێکی تر ئەوەیە کە نرخی سوتەمەنی وزە گرانە بێ تێچووی بەرهەمهێنانی کاڵاکانیش لە چین گرانە بێ ئەمە واکە ئەوەی پێشتر ئەو خاڵی کە چینیەکانی جیا کردووە لە باقی وڵاتانی تری پیشەسازی دنیا ئەوە بوو تێچووی بەرهەمەکانیان هەرزان بوو بە ئاسانی منافەسەیانە کرد ئەنی تۆ سیارەی BYD بەراورد کە بە سیارێکی تری هاوشێوە کە کۆمپانیای BMW یا مارسیدس دروستی بکە یا فۆرد دروستی بکە فەرقێکی وازە هەیە لە نرخە ئەگەر چینیەکانیش بەم جۆرە ینی ئیتر سەرچاوی وزیان دەست نەکەوەکوی پێشتر هەیان بوو بۆیە بەلای زۆرەوەتر ئەو توانای منافەسیانە نامێنێت لە بازارە بۆیە لە هەموو حاڵەتەکانە ئێستا چین ئابووری چین با بڵێن بەڕاستی هەست بە مەترسی ئەم قەیرانەیەەکە و ئێستا ئازارەکانی ئەم قەیرانە لە لای چین بە باشی هەستی پێکرێ و تەبەن چینەکانیش ئیسەبوونەتە گەورەترین دۆم زلهێزی ئابووری دنیا ئەوەی کە ڕووەدا لەم منتیقە و لە باقی وڵاتانی تری دنیا هەم دیسان کاریگەری هەیە بۆ ئەوانە ئەنی با بڵێت ئێمە هەموو وڵاتانی ئەم منتیقە کڕیاری کاڵاچینیەکارن ئەگەر ئێمە تووشی قەیران بین و پارەمان وەکو پێویست نامێنێ توانای شتکردین و چینمان لە چین نامێنێ بۆیە لە نتیجا چینیش تووشی بێ بازاڕێ بۆیە دووبارەیەکەمەوە ئابووری هەموو دنیا بازنەیەکی بەیەکەوە بەستراوە ممکن نییە لە شوێنەکە ئەم مشکلە سەر هەڵبدا شوێنەکانی دیکە هەستی پێنەکەن با بڵێن بڵین زیاتر کاریگەری لە هەمووان زیاتر لەسەر ئەوروپا بووە بۆچی آخر بڵێن ئەوروپا تەبێت وزەیە خود وڵاتانی وەکو ژاپۆن کۆریای باشوور ئەوروپا و ئاسیا وا ئەناسرێن وا باسەکرێن کە لە هەموو دنیا زیاتر لاوازن بەرامبەرم قەیرانە لەبەر ئەوەی پشت بە تەپەن هەموو دنیا با بڵێن ئێستازانی چۆنە ئەگەر وڵاتێکیش ڕاستەوخۆ غاز و نەوت لە ئەم منتیقەی ئێمە نەکڕێ هەر دیسان لە هەر کوێکی کە بیکرێن نرخی غازۆنەوت بۆ ئەو هەر گران بووە هەنی گریمانیسا ئەگەر ئەوروپیەکان لە نایجیریا و مەکسیکی بکڕن لە کەنەدای بکڕن هیچ لە مەسەلەکە ناگۆڕێ بۆ ئەوان هەر بە هەمان شێوە گران بووە بەڵام بۆچی ئەوروپا و ئاسیا زیاتر هەستەکرێ کە با بڵێن پریشکی ئەم ئاگرە ئەیان سووتێنێ لە ئەمریکا لە کەنەدا لەم دوو وڵاتە با بڵێن خۆیان دوو کەرتی گەورەی وزە و نەوتیان هەیە ئەگەر لە گیرفانێکیانە خەسارەکەن لەوەی کە نرخی وزە گران بووە بۆ هاوڵاتیەکانیان بۆ پرۆژە پیشەسازیەکانیان لە گیرفانێکی دیکەوە قازانجەکەن کە ئەمان سێکتەرێکی گەورەی نەوتیان هەیە و نەوت و غاز و ئینەرجی بە گرانە فرۆشن ئەوروپا ئەمەی نییە ئەوروپا پشت بە هاوردەکردنی وزە بەسێ نەوت غاز کارەبا هەموو شتانە یا لە رووسایە کڕێ یا لە شەرق لەوسەت و ئەکرێ غاز لە جەزایرە کڕێ لە شوێنانی دیکەیەکردن ئەمە ئەم شتە بۆ ئاسیاش ڕاستە لە ئاسیاش ئەگەر تۆ تەماشاکە هەندیەکان چین یابان مالیزیا وڵاتانی تری پیشەسازی کۆریای باشوور هەموو ئەمانە هاوردەکاری وزن بۆیە لە نەتیجا ئەوانە بێ پارەیەکی زیاتر خەرچ بکەن بۆ ئەوەی کارەبا و گاز و بنزین و سەرچاوی وزە بۆ پرۆژە پیشەسازیەکانیان دابین بکەن بۆیە ئەمە با بڵێن ئەوروپا و ئاسیا جیاکاتەوە لە وڵاتانی شەرق لەوسەد یا لە وڵاتانی باکووری ئەمریکا باسکەندی بۆ خزمەتت کاوتۆری برایم ئێمە خزمەت بەڕێزت باسی خۆناغی دوای شەڕ بکەین کاوتۆری برایم سەبارەت بە خۆناغی دوای شەڕ بە تایبەتی لە عێراق بڵێن کاڵبژاردننی سەر و کۆماریش کرا ئێمە لە بەردەم چیدامەکو کورت وە لە هەرێمی کوردستانی سامڕۆ دەبین بەتایبەت وەکو کەرکووکیش پێشاتێکەیە ویژەوەیە کە پارێزگاری کەرکووک دراوە بە تورکمانێک وە کورت بڵێن نەبێتە جێگیری پارێزگار خۆی وەکو لێکەوتە بۆ سەر ئەگەر بەسە سیستمی سیاسی عێراقی بێ یان دامەزراوە سیاسەکانی عێراق بە بەڕاستی لەسەر شێوازی کۆتایهێنانی جەنگەکە دەوەستەوە لە نێوان ئێران و وڵاتی گورتوەکانی ئەمریکادا ئەگەر بێت و ئەوەی کە ئێرانیەکان ئیسرائیلیان لەسەر کرد لەحاحیان لەسەر کردکەوە ئاگربەز ئەبێت لوبنانش بگرێتەوە چونکە لوبنانش لە بەرەی مقاومەی
ئێراندایە و ئێرانەکان خۆیان بە خاوەنگ دەزانە و کاتە پێم وایە هاوکێشەکانش لە عێراقدا گۆڕانکاری بەسەردا دێت لە ڕابردووە بینیمان کە مالکی لەیان خۆی ترەمپەوە ڤیتۆ بەرامبەر بەکارهێنرا و ئێستا لە ناو بەیتی شیعی لە ناو ماڵی شیعی لە چوارچێوەی هەماهەنگیدا سێ ڕێی جیاواز یا زیاتریش دروست بووە لەسەرەوەی کەوا کێ سەرۆکوەزیرانی ئایندەی عێراق بێن بۆ ئەم ناکۆکیانەی نێوان لایەنە شیعەکان خۆیان بە دەرەجەی یەکەم بەشێکی باشی پێوەستە بەوەی کەوا ئایندەی ئەم جەنگە لە نێوان وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و ئێراندا چۆن بەداگەر بێت و ئێران بەو شێوازەی کە ئێستا هەیە و باز دەکرێت مەرجەکانی خۆی بەدی بهێنێت لە ناکۆکیەکەی خۆی لەگەڵ وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکادا پێم وایە بارودۆخی شیعەکانی عێراق بەهێز دەبێتەوە بەڵام ئەگەر بێت و بۆ شێوازە نەبێت کە خۆی خواستی لەسەرە و نەتوانێت لەگەڵ گروپەکانی دەرەوەی سنووری جوگرافیای ئێراندا لە دەرەوەی ئێران نفوزەکەی خۆی کەمتر بێتەوە ئەو گروپانە نەتوانێت پشگیریان پێشکەش بکات ئەو کاتە پێم وایە چوارچێوەی هەماهەنگی و شیعەکانی عێراق بارودۆخیان خراپ دەبێت و سونەکان زیاتر زاڵ دەبن ئەوەی کە ئێستا دەنگی زۆر دێت بریتە لە حەلبوسی بەشێکی ئەو بارودۆخە یا ئەو کاریگەری کە وەری گرتووە بەڕاستی لە هەڵوێستەکانی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەرامبەر بە شیعە و بەرامبەر بە ئێرانەوە توانیوێتی بیخۆزێتەوە بۆی پێم وایە ئەگەر بێت و ئەو ڕێکەوتنەی کە بڕیار لەگەڵ ئێراندا بکرێت بەو شێوازە بێت کە ئێران وەکو براوە پیشان بدرێ و خۆی پیشاندا وەکو براوە پێم وایە کاریگەری لەسەر ئاڕاستەی سیاسی هەر عێراقش دەبێت و پێم وایە لەسەر کەسی ئایندەش بۆ ئەنجومەنی وەزیرانی عێراق سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراقیش دەبێت. باش کاکتۆر بڵێن ئەوەی کاڵبژانی سەر و کۆمار بە قۆناغی دوای جەنگ دەیبینی و کاریگەر لەسەر کوردی ئێستا بۆنم هەم لە پارێزگاری کەرکووکەوە پارتیویشێتی بوون بە دوو بەشەوە لە پرسی سەر و کۆمار ئەوە لێرە حکوومەتمان پێک نهاتووە بڵێن لێکەوتەی جەنگ ئێستا هەر لەسەر هەرێمەیە لە پێش جەنگ و دوای جەنگەوەکو یەکوان یعنی هیچ ناکۆکی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو خۆیەتی یعنی ڕابردوودا کێشیان هەبوو کە لەسەر دانانی پارێزگار ئێساش کێشیان هەیە لەسەر گۆڕینی پارێزگار ڕابردوو کێشیان هەبوو لەسەر سەر و کۆمار ئێستاش کێشیان هەیە لەسەر سەر و کۆمار 2019 کە بەرەم ساڵح هەڵبژێرا بە هەمان ئەم سیناریۆی کە ئێستا نزار ئامێدی ڕۆژێرا بە هەمان شێواز بوو لەبەرەوە شتێکی نوێ نییە بڵێن ئەمە لێکەوتەی جەنگی ئێران و وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا بەسەر نێوماڵی کوردەوە و شتێکیش نەبووە کەوا بکات کە کورد هەنگاوێکی جدی بنێ واتە لێکەوتەیەکی سیاسی بۆ ناخۆی هەرێمی کوردستان نەبووە ئەگەر دکتۆر بڵێ ئێستا ئەوە سەر و کۆمار زیاتر لێک دوور نەکەوتنەوە لە پرسی سەر و کۆمارەوە تا پارتی دەڵێ مەماوەڵی لەگەڵ ناکەین ئەوە تا کێشیانە لە سەردانانی پارێزگاری کەرکووک ئەنی ئەگەر وەکو خۆناغی ئەمانە هەمووی کێشن کاک حەکیم یعنی ئەمانە هەمووی کێشن لە ڕابردن کێشانە وجودیە بووە یعنی باسی شتێک دەکەن کە هاتبێتە بوون کە لە پێش ئەم جەنگەوە بوونی نەبووێت بەواتایەکی تر ئەم جەنگە وای کردبێ کۆمەڵێک کێشەی نوێ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان سەر بدات پەیوەندی بەوە نیە بەڕاستا پێ بڵێم چونکە وەکو ئاماژەم پێکرد ناکۆکی نێوان پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر سەر و کۆمەڵە ڕابردوو بەڵێ هەبووە ئەزمون و سیناری دکتۆر بەرهەم ساڵح هەبوو و بۆ پارێزگاریش بەڵێ هەبوو چونکە دانانیان پارێزگای ئەمان بە ئەوەی دەزانن کە لە فندق ڕەشید لە هۆتێل ڕەشید لە بەغدا ڕێکەوتی لەسەر کراوە و ئەمە شتێکی نوێ نیە ئەگەر شتێکی نوێ بۆ نمونە شتی نوێ لێکەوتەی نوێ لە نێوان پارتی دیموکراتی کوردستان یا هەموو حزب سیاسیەکان ئەو بێتکەوە هەموو کورد لە چوارچێوەیەکدا خوانێک ببینەوە بۆی کەوا بڵێن هەر دەرکیان بە مەترسیەکانی قۆناغەکەی دوای جەنگ کردبێ بڵێن بەڵێ ئەمە لێکەوتەی ئەرێنی هەبووە لەسەر کورد بە شێوازێکە ماڵ نێوماڵی کوردی ڕێخستەوە بەڵام شتوەمان نەبینیەوە و هیوادارم بیشی بینی بەڵێ چی بکرێستا باشە بۆ لایەنە کوردیەکان بۆ تێپەڕانی قۆناغی دوای جەنگ من پێم وایە خاڵی یەکەم وەخیر بۆ کورد ئەوەکو دوای جەنگ واتە کۆتایی هاتنی ئەم جەنگە گەیشتن بە ڕێکەوتن باشترین بژاردێک بۆ کورد بریتە لەوەی کەوا نێوماڵی خۆی ڕێخاتەوە لە چوارچێوەیەکدا ناکۆکیەکان و ئەو گرفتانی کردیان چارەسەری بۆ بدەزرێتەوە ناکەن وەلا بگرێت بە جۆرێک بتوانێت لە ئاستی پێداویستی و خواستی قۆناغەکە دابێت چونکە بەڕاستی دەوڵەتانی ئەوروپا لە لێکەوتەکانی کۆتاییاتنی ئەم جەنگە دەترسن بۆ هەرێمی کوردستان ئەولاترە کە لە لێکەوتەکانی دوای ئەم جەنگە بترسێت دەوڵەتانی ناوچەکە
لە لێکەوتەکانی دوای ئەم جەنگە دەترسن دەبێت هەرێمی کوردستان ئەولاتر بەدەرسن چونکە هەرێمی کوردستان ئەکتەرێکی نادەوڵەتیە. سەرڕای ئەوەی کە ئەکتەرێکی نادەوڵەتین مەترسیەکانمان لەسەر دووجایە دەبڵە، بەڵام دەوڵەتانی تر کەنداو کە لێکەوتەکانی ئەم جەنگە دەترسن خاوەن دەوڵەتن، خاوەن هاوپەیمانەتی بەهێزن لەگەڵ دەوڵەتانی تردا، دەترسن لە لێکەوتەکانی لە لێکەوتە سیاسەکانی جیۆسیاسەکانی ئەم جەنگە. بەڵام هەرێمی کوردستان ئەگەر بێت و هەنگاو نەنێ بەڕاستی و کاتە هەموو کورد بەجارێک زەرەر دەکات. بەڵێ سوپاس دەکەم. هەولێر دکتۆر لەگەڵمان ماوی دکتۆر محەممەد بازیانی. بەڵێ کاکتۆر ئەگەر جەنابیشت قسەیەکمان بۆ بکەیت سەبارەت بە وەکو دوا بڵین پرسیاریشمان سەبارەت بە کورد و بڵین ئەم باردۆخی کە هاتوتارەوە ناکوکێکەیە قۆناغی دوای جەنگ لێکەوتە هەبوو بڵێن چۆن بڵێن تێپەڕێ باشین شت چیە بیکە چۆن ئەم دۆخە تێپەڕێت؟ وڵی کاک عەبدولحەکیم بەڕاستی تەسویرێکی وێنایەکی زۆر جوانی کرد کاک دکتۆر ئیبراهیم خوا موفەقیکە. من شتێک ئیضافەیەکم نییە بۆ ئەوە، بەڵام چارەسەر چییە؟ حەقەتەن چارەسەر هەرەوەیە، ینی کورد بەم شێوازە ململانی لەگەڵ یەکتریا بکەن لە ناو خودی خۆمانە، قەیناگە لە ناو خۆشمانە مەثەلەن ما بڵێن تا ڕادەی ململانەیە کە بێ لەسەر هەندێ مەسائیل، بەڵام مەفروضوانیە لە دەرەوە بەسیترین شت ئەوەیە کە ئێمە لە دەرەوەی با بڵێن هەرێمە ئێمە کۆک بین و قازانجەکەین لەوە، چونکە بتوێنێتێ شێوازێ لە دڵە ڕاوچێ دروستە بێ لە ناو ژەماوەری کوردستانە. هەر تەشەنوجێک لە مابینی پارتی و یەکێتیە تەسیراتی ئەبێتە زۆری لەسەر واقعی کوردستان دەبێ هاوڵاتیان ئەبێ بە حکمی دەسەڵاتیش خۆی ئەبێ بە خزمەتکار بزانێ، ئەم دڵە ڕاوچەیە نەهێڵدرێ. بۆیە وەکو ئەوەی کە من بە هەمهەمایی بیسم کە احتیمالێکی زۆر هەیە با بڵێن هەڵبژاردنێکی پێشوەختە بێ و بە دووریشی نازانم محکەمەی ئیتیحادی بچێتە ناو ئەو قەزەیەوە، ئەو وەختەش خەڵکەکەی خۆشمان زۆر قەنەعەتی بە هەڵبژاردنەکان و دەرەنجامی هەڵبژاردنەکان نابێ. ئەوە مەسئلەیەکە بێهیواییە بەداخەوە دەڵێم ئەمە کە من دایمەن بە هیواوە تەماشای ڕووداوەکانەکەم، بێهیوایە دروست بێ لە ناو دڵ و دەرونی جەماوەری کوردستانە و ئێمە تەنها شتێک کە قازانجمان کرد من لەم ڕووداوانەی کە ڕوویدا لەم فترە ئەخیرە ئەوە بوو کە نەچوینە ناو ململانێکەوە. ئەوە بەڕاستی شتێکی حەکیمانە بوو و دەوری ڕۆشنبیران و مفەقەفان و تێژەران ئەمانش دەورێکی گەورەی هەبوو، حیزبە کوردستانەکان بەعام ئەمە مەسەلەیەکی باش بوو، یعنی ئێمە بە کەمترین خەسارەت دەربازمان بێ. بەڵام پاش ئەمە وەکو کاک دکتۆر ئیبراهیمیش کۆمەڵی مەسایلی باس کرد، ئەو دوو ئەگەرەی ئەو جەناوی باس کرد هەمان شتیش من تەسەورمەیە. دوایەوە عەجەبن ئێمە دوای ئەم مەسئلەی سەر و کۆمار و پارێزگاری کەرکووک ئێمە ئەو دوو حیزبە سەرێکیە و هەڵوێست و مووقیفیان چیە بێ و حیزبەکانی کەی کوردستانی چی ئەبێ. عەجەبەن بۆ نەمانتوانی با بڵێن ئەنجومەنێکی باڵای پارەتە سیاسەکان بێ لە حاڵەتێکی وایە ئەم دوو حیزبە پشتگوێی ئەو حیزبانەی کەش نەکەن و تەسەور نەکەنی تر ئەمە هەر میراتیە لەسەر ئەوان دوو حیزب بەڵکو کۆمەڵی حیزبیکایە لە کوردستانە. ئەوانش بەڕاستی مەفروض وایە ئەوانش دەوریان ببوایە، بەڕاستی وەکو پێویست ئەو دەورانە نەبووە، یانەوە تا ئەو دەورانەیە مەجالیان نەداوە پێیان ئەو دەورانە ببینن. بۆیە من مەزەرم وایە ئێستاش پێویستی بەوە هەیە ئەنجومەنێکی باڵای نیشتیمانی دروست بێ، شێوازی لە ئاشتەوایی دروست بێ لە بینی حیزبەکانی کوردستانە و بتوانرێ با بڵێن مەشروعێکی نیشتیمانی و با بڵێن بۆ بەرژەوەندی کوردستان و با بڵێن هەموو ناوچەکە دروست بێت. باشە من تەسەوڕی کاک دکتۆر ئیبراهیم بە سەبارەت بە حکوومەت ینی باسی خاڵێکت کرد، ئێستا ئێمە ساڵ نوێیە کە حکوومەت یارێن پێک نهاتووە و ئێستا بڵێن قۆناغی دوای جەنگ دەبووە لێک نزیک بوونەوە هەبوایە، سەر و کۆمار دزی زیاتری دروست کرد، پارێزگاری کەرکووک کامشە و بڵێن درا بە تورکمان درزێکی دیکە بڵێن ڕەنگە شەرێکی ڕاگەیان لە بینی پارتیەتی دروست بکە. بەڕێز پێشبینی ناکەی بە زوان حکوومەت و پەرلەمانی هەرێن دەست بەکار بێ بەرەو هەڵبژاردنێک بڕۆین وای دەبینی؟ خۆی بەڕاستی کاک عەبدولحەکیم ئێستا پەرلەمان هەر وجودی نەماوە، طبعا هەر حیسابیشی بەداخەوە دەڵێن بۆ ناکرێ، ئەوە مەسئلە گەلێکە بە حەقیقەت ئەبێ پەرلەمانیش بە حەقەتەن بێتە جواب لەسەر ئەو مەسەلانە، یعنی بێ حیزبیەت برێتە ئەولاوە مەسلحەت و بەرژەوەندیەکان تەنانەت لە شەڕی ناوخۆشە معلومە لای بەڕێستان، یعنی وەختی خۆی
بەرلەمان تا ڕادەیەک دەورێکی بوو یعنی بۆ هێوەرکردنەوەی ئەو تەشەنجانەی کە دروست بوو لە بینی معارەزە و لە بینی دەسەڵات و لە بینی پارتی و لە بینی وێچێتی و حتا دەوری گەورەیان بینی لە سەردەمی بەڕەحمەت بێ کاک جەوهەر نامیق یعنی مەفروزە ئەوانش بێنە سەرخات و لە هەمان وەختیشە حیزبە سیاسەکانی کوردستانیش پاڵپەستەیە بکەن لەم دوو حیزبە بۆ ئەوەی کە بە زەرەری هاوڵاتی حەقی خۆیەتی کە دەنجی داوە حکوومەتی بۆ دروست بێ خزمەت بکرێ بۆچی تا ئێستا ناکرێ و با بڵین بە شێوازێکی ما بڵین ناڵێم من نەوەیەک ئەبێ بە ئاشتیانە و بە هەریەکە لە دەوری خۆمان ببینی لەو مەسئلەیە چونکە زەرەرەکە لە هەمومان ئەکەوێ ئێستا پێگەی کورد وەکو من تێگەم لاوااسترە یعنی خۆمان یەکلای ناکەینەوە غەیری خۆمانە بێ پشت بە غەیری خۆمان بەستین شتەکان یەکلاکاتەوە ئەو باش نییە بۆ ئێمە لەبەرەوە ئەبێ یاعادەی نەظەر بکەین ئێمە تەشەنجات کەم بکەینەوە و بە تایبەتی ئەو دوو حیزبە یعنی تەسعیدی ئەعلامی و ڕاگەیاندن و مەسائلی کە و هەڵدانەوەی وەرەقە قەدیمەکان باش نییە لەم زەرفەوە خەڵکەوە هەمووی ئەوێ هێور بێتەوە ئێمە ئێستاکەینە ئەم تەشەنج و ململانەیە باش نییە بەڕاستی سوپاس دەکەین کاکتۆر کاک محەممەد بەڕێ پیسەرەکە لەسەر دۆخی بکە لە ئیسلامیشە هەروایە و مەفروزە ئێمە دەور خۆمان ببینی هەمومان سوپاس دەکەین کاکتۆر محەممەد بازیانی زۆر سوپاس دەکەین کاک محەممەد خزمەت بەڕێز بەس بەرلەوەی سەر کوردستان پێشبینی دەکەی دوایەوەی ئەگەر بەستی لوبنان ڕاگەێنرا گەر و هورموز بکرێتەوە گەرەوە بکرێتەوە هەم عێراق هەم وڵاتانی ناوچەکە و جیانیش قازانج دەکەن وڵا ئەکید لە کردنەوەی گەری هورمز هەموو دنیا قازانجەکە و لانی کەم بڕێکی زۆری ترس و مەشاکل و کاریگەری خراپەکانی و شەڕەمان لەسەر کەمە بێتەوە بۆ هەموو دنیا نەکەێمە بەڵام تێمە بە دەرەجە یەک کاریگەرین بە وەزعە بەڵام ئیتر ئەکرێتەوە یان ناکرێتەوە بەڕاستی بچێتەوە پێش دۆخی دەنگ یاخودەوە بۆ ئێران جێبەجێ دەکرێت باجوەر بگرێ با سوکێستە دەڵێن زۆر زەحمەتە بڕوا بکرێت بەوەی کە کۆمەلگای نێودەوڵەتی شتێکی وا قبوڵەکە لە ئێران چونکە ئەگەر ئەوە ڕووبدا وەختە ئەمە بێتە پێشینە بۆی زۆر وڵاتی دیکەش هەرێکەوە لە ئاستی خۆیەوە ئاوە نێودەوڵەتەکان داگیر بکات و داوای باج بکات بۆ ئێمە حاڵشتی وای لە ئێران قبول بکرێ بەڵام ئیتر نازانم ئەکرێت ئەبێ سیغەیەکیش بدۆزرێتەوە کە هەم ئێرانیەکان هەم ئەمریکیەکان و کەنداوی عەرەبی و وڵاتانی دیکەی کە بە جۆرە لە جۆرەکان بەشێکن لە معادلەکە پێڕازی بن ئەبێ حلێک بدۆزرێتەوە هەموو لا پێڕازی بن بەڵام ئەگەر تۆ بڵێ دەستکاری ئەو سیستەمە بکرێت کە پێشتر گەروی هورمزی وەکو بەشێک لە ئاوانێ دەوڵەتەکان هێشتبووە تۆزێک زەحمەتە قەناعەت بۆ بکرێت بە زۆر وڵاتانی کەندا و راپۆرتی دەڵێ 50 ملیار دلار نزیکی 50 ملیار دلار زیانیان بەرکەوت بێ زیانی زۆریان بەرکەوت یاخود دەگەڕێنەوە قۆناغی پێشدەنگ بە تایبەتی بۆ بەرهێنان لە بواری خان و بەرە و ئەوە پرسیاری 1 ملیۆن دۆلاریە ینی بەڕاستی کەس ناتوانێت سەرجابیەوە پرسیارە باتەوە وڵاتانی کەندا و پێشتر بە تایبەتی ئیمارات و دوبەی و ئەمانە پێشتر لەگەڵ قەتەراوە خۆیانیان وێ ناکرد بوو کە ئەمانە بەهشتی وە بەرهێنان بەشێکن لە ئابووری بازاڕی ئازادی دنیا و وڵاتی ئارامن بۆ سەرمایە هەر بۆیە ببوون بە هەبێک بۆ ڕاکێشانی سەرمایە لە هەموو دنیاوە بۆ منتیقە ئێستا لەوەتەیە وەزع دروست بۆ ڕێک ئەم معادلە عەکس بۆ تۆ سەرمایە و خاوەن پارە ئەو وڵاتانە جێتێ لەو ڕائەکە نرخی خان و بەرە لە وڵاتانە لە هەنێک منتیقا بەڕادەی لە 700 دابەزیوە یعنی تەسەور ناکەی حەجمی تشکانی نرخی هەنێک عقارات و هەنێک کاڵا و خزمەت گوزاری کە تایبەت بوو بە کەنداوی عەربی و تایبەتی ئیمارات چەند زۆرە بۆیە ئەم وڵاتانەی تووشی شۆکێکی زۆر گەورە بوون هێشتا لەو شۆکە هۆشیان نەکردوەوە هێشتا نەگەێنێتە مووقفێک کە بزانن بڕی زیانەکانیان چەنە بە قەنەعاتی بن بەڵام بەلای زۆر لەو ڕقەمە زیاترەکە تۆی لێ ڕەنگە بەستەنیا دووبەی دوو ئەوە خەساری کرد باش بەختی سەبارەت بە هەرێم ئێستا بڵین لەکەوتەی جەنگ کە بوو کێشی ئابووری موچە دوای ئێستا ناکۆکی سیاسیەوە سەرۆک کۆمارە و پارێزگاری کەرکووکە چی بکە هەرێمی کوردستان لە سێ ڕۆوە بە خراپی کەوتۆ دەژێر کاریگەریە مۆزمەوە لەلایەک مەسەلەی ئەوەی بەشی هەر زۆری کۆمپانیا نەوتەکانی کوردستان لە کار کەوتون نزیکەی 5 تا 6,000 کەس لە کوردستان ئێستا ڕاستەوخۆ ئیشی پەکی کەوتووە ئێستا چەند بەرهەمێنان هەیە ئێستا 200,000 و پێشجەنگ پێشتر نزیکەی 290,000 ڕۆژی پێشجەنگ بەرهەمێنرا ئێستا ئەمە کەم بۆتەوە بۆ کەمتر لە 90,000 ئەوانی دەوروبەری خورمەڵەیە بگناوەکی تر زۆربەی زۆری کۆمپانیا
بیانێنە دەوڵەتیەکان بە هەڵاوێردی داناغاز هەمویان وازیان لە ئیشکردن هێناوە وەکو دەستیکاری ناوخۆی وتە زیانی زۆر نزیکەی 5 تا 6,000 کەس لە کوردستانە ڕاستەوخۆ لەم کێڵگەنەوتیانی کوردستانە ئیشێ کرد ئەمانە یا ئیشەکانیان لە دەست داوە یا بە نیو موچەوە نێردراونەتەوە بۆ ماڵ یا ئەگەر مانگێکی کەم کۆمپانیانە دەست پێ نەکەن بە تەواوەتی دەرەکرێن لەسەر ئیشەکانیان ئەمە خەسارەتێکی زۆر زۆر گەورەیە ئەمە لەلایەک لەلایەکی ترۆ زیانەکانی ئەم شەڕە لەسەر بازار و کەرتی تایبەتی کوردستان خەڵکێکی زۆر ئەناڵێنێ بەدەست ئەو بێ بازارڕێوەکە ئەم وەزع دروستی کردووە ماوسە بازاری خانوبەرە کەرتی خزمەت گوزاری مەتعەمەکان و تێلەکان شوێنە گەشتیاریەکان گواستنەوە و تەکسی و پاس و ئەمانە ئەموو کەسانی کاسبکارن لەو بازارە دوکاندارەکان ئەوانەی شتێکە فرۆشین یا شتێکەکردن هەموو ئەوانە ئێستا ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەناڵێن بدە زیانەکانی ئەم شەڕەوە بەڵام مشکلەکەوەی ئێمە ئامار و بەیاناتمان نیە دەستگایەک نییە چاودەری ئەمە کاتا پێمان بڵێ حەجمی زیانەکان چەنە لە لایەکی ترۆ ترسێ لەوەی کە دەوڵەتی عێراق ئەگەر بێت و ئەم شەڕە درێژ بکێشێ و توانینەوە فرۆشتنی هەروە بە سنوورداری بمێنێتەوە نەتوانێت هەتا سەر ئاوا موچە و خەرجی حکوومەت و دەوڵەت دابین کە لەم ڕۆژ و هەم دیسان ئێمە لە بەردەم مەترسی ئەم شەڕ سوپاس دەکەم کاوی تۆری برایمەگەر لەگەڵ ماماوی خورەکێکیش بۆ جەنابە دەگەشتێکت ماوە لەسەر کۆی جەنگەکە و کوردە گەشتێک ماوە لە خزمەتەن وڵام من دەڵێم کورد دەبێت زۆر بە پرسیانانە مامەڵە بکە لەگەڵ دوای جەنگدا چونکە بارودۆخی جیهان دەگۆڕێ بارودۆخی ناوچەکە دەگۆڕێ بارودۆخی دەوڵەتان دەگۆڕێ بە ئاراستەیەک بەڕاستی دەوڵەتان تێیدا وەکو بڵێ ناتوانن پێگە مەکانەتی خوان بمێنێتەوە بۆ شێوازە هەمویان لە پێگە مەکانەتی خوان دەترسێن دەبێت کورد دەرک بەم مەترسیانە بکات کە کۆمەڵێک خلافات و کۆمەڵێک ناکۆکیە وەلای بنێ و بتوانرێت هیچ نەبێ وەکو سوننە و شیعە لە چوارچێوەیەکدا خۆی کۆکاتەوە ئەو ناکۆکیانش کە ئێستا هەیە بوونەتەوە هۆی ئەوە کە دروست بوو لە بەغدا بۆ سەر و کۆمار ئەوەی کە دروست بوو بۆ پارێزگاری کەرکووک لە کەرکووک و شتی تریش لەوە چێ بە دوایدا بێت ئەمانە ڕێگری لێ بکرێت لە چوارچێوەیەکدا هەموو کورد هەموو لایەنە سیاسیەکان بتوانن خوان ڕێخەنەوە و ئامادەکاری بکرێت بۆ قۆناغی ئایندە چکە قۆناغی ئایندە سەر ڕای ئەوەی کەوا ئێمە بەم ناکۆکی و بچینە ناوی زەرری زیاتر لێ دەکەین و زۆر زۆر گەرانتی ئەوەش نیە ئەگەر بێت و یەکیش بین بتوانین مەترسیەکانی سەر هەموو کورد وەلا بنین بەڵام لەوە باشترێکە دابش بوو لێکترازاوی بەڵێ سوپاسان دەکەین بەڕێز دکتۆر ئیبراهیم محەممەد سەرۆکی ناوەندی دەستپێشخەی سیاسی کوردستان کە لە لەندەنەوە لەگەڵ مابووی هەروە دکتۆر محەممەد بازێنیان دای مەکتەبی سیاسی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی کوردستان لە هەولێرەوە هەروە کاک محەممەد حوسێن لە ستودیۆ سوپاسیان بەدوین جەنابی دەکەین سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس باوکارانم خواتەمەڵ